لا پێغەمبەری خوا نوح عەلەیهی السەلامەوە فێری چی دەبین؟ 12 وانەی گرنگ کە دەبێت لە پێغەمبەر نوح سەلامی خوای لێبێت لێوەی فێربین. وانەی یەکەمیان با کەشتیەکە بەجێت نەهێڵێت. هەرکێ لەم کەشتێدا ئەم هاوڕێتیە لەدەست بدات بێگومان لافاو ڕای دەماڵێت. ئایا خۆت فریامان دەخەیت؟ وەک خوای پەروەردگار لە سوورەتی هود ئایەتی 43 دەفەرمێت کوڕەکەی وتی پەنا بۆ شاخێک دەبم کە بمپارێزێ لەم لافاوە. نوح وتی ئەمڕۆ هیچ پارێزەرێک پەنادەرێک نییە لە فەرمانی خوا کە نقمکردنە مەگەر کەسێ خوا ڕەحمی پێ بکات. لەو کاتەدا شەپۆلی لافاو کەوتە نێوانیان. جا ئەو کوڕە خنکاوە لە خنکاوانە بوو. لەوانەی دۆمدا دەڵێت یادت نەچێت ئێمە هەومان لەسەر یەک کەشتین. ئەوانەی خاوەنی یەک ئامانج و یەک بیر و بۆچوون لە یەک جێگەدان پێویستە وا بیر بکەنەوە کە ئەوەی بۆ تۆ زیان بەخشە بۆ منیش زیان بەخشە، ئەوەشی بۆ تۆ سوود بەخشە بۆ منیش هەروایە. هەرەوەزی پێویستە هیچ قەرەبووی کارکردن وەک یەک تیم ناکاتەوە. هەمیشە ئەوە لە بەرچاو بگرە کە تۆ لەو کەشتێدا لەگەڵمانی. وانەی سێم ڕەخنە و گاڵتە پێکردن با کارت تێ نەکات و پەکت نەخات، بەڵکو هەڵسە بە ئەنجامدانی ئەو کاری کە پێت سپێرداوە. ئەگەر نوح سەلامی خوای لێبێت بەهۆی ڕەخنە و گاڵتەجاری خەڵکەوە لە دروستکردنی کەشتێکە ڕابوەستایە، ئێمە تاکو ئەمڕۆ پاش تێپەڕبوونی هەزاران ساڵ باسی ئەو موعجزەیەمان نەدەکرد. ڕەخنەی ڕووخێنەر با ساردت نەکاتەوە لە بەجێگەیاندنی ئەو وەرکەی کە لەسەر شانتە، بەڵام بیر لە حاڵی ئەو کەسە بکەرەوە کە ئەمڕۆ گاڵتەت پێدەکات. پاش ماوەیەک کاتێک بە ئامانج دەکەیت هەڵوێستی چۆن دەبێت. ئەوەش بزانە ئەم کارە لە نێوان تۆ و ئەواندانیە، بەڵکو لە نێوان تۆ و خوای پەروەردگاردایە. لەوانەی چوارەمدا لەیادت نەچێت ئەم کەشتێ لەلایەن خەڵکی کارامە و پسپۆڕەوە دروست نەکراوە. شتێکی سەرنجڕاکێشە کە کەشتی تایتانیک لەلایەن چاکترین خەڵکی کارامە و پسپۆڕەوە دروستکرا بوو، بەڵام لە یەکەمین کەشتیدا نوقمی دەریا بوو. بەڵام کەشتەکەی نوح سەلامی خوای لێبێت کە لەلایەن خەڵکی ناپسپۆڕەوە لەو بوارەدا دروستکرا بوو بەرگەی گرت و بە ئامانجی خۆی گەیشت. ئەوانەی نیەتیان بەخوا پاک کردوتەوە کارەکەشیان بە دڵسۆزی دەکرد، بەڵام ئایا ئێمەی موسڵمان بە دڵسۆزی و لێبڕاوی کارەکانمان ئەنجام دەدەین؟ وانەی پێنجەم دەڵێت لە پێنا و سەلامەتی خۆتە هاوڵی باش هەڵبژێرە. هەڵبژاردننی هاوڕێ لە گەشتدا مەسلەیەکی گرنگ و کاریگەرە. لەوانەیە بکەوێت و ئەو ڕاستت بکەویت و ئەو ڕاستت بکاتەوە. لەوانەیە مەسلەیەکت لێ تێکەڵ بێت و ئەو ئامۆژگاری ئاڕاستەی باشت بکات. تەنانەت ئەگەر هیچ کێشەیەکی شت نەبێت دەبێتە هاودەم و دەبێتە هاودەمت. لە پلانی شەشەمدا دەڵێت لاندانان بۆ داهاتوو. کاتێک پێغەمبەر نوح سەلامی خوای لێبێت لەگەڵ هەواڵانیدا خەریکی دروستکردنی کەشتێکە بوون، باران دەستی پێ نەکرد بوو، بەڵام ئەوان گوێڕایەڵی فەرمانی خوای گەورە بوون و دڵنیاش بوون لەوەی باران و لافاو بەڕێوەیە و کەشتێکەش ڕزگاریان دەکات. ئەگەر تۆش لە داهاتوودا لە ڕێگەی ڕزگاربوون دڵنیایی نەتوانیت پلانێک دابنیت بێئومێد مەبە. ڕێگە چارە ئەوەت هەیە کە هاوبەشی کەسێ بکەیت لە پلانەکەیدا، بەڵام لە پێش ئەوەدا ئامانجەکەی هاوبەش نییە. وانەی حوتەم دەڵێت بە گێژەڵۆکە و گەردەلول بێتاقەتت نەکەن. تۆ لە کەشتێکدا بێگومان تووشی ڕەشەبا و گێژەڵۆکە دەبیت. ئەوە شتێکی ئاساییە، مەترسە و خەمبار مەبە و باورەتدا نەبەزێت، چونکە تۆ پشت بە خوای گەورە دەبەستیت. لەوانەی هەشتمدا دەڵێت تەمەەن گرنگ نییە، گرنگ ئەوەیە چی پێشکەش دەکەیت و ڕۆڵت چی دەبێت. نوح سەلامی خوای لێبێت بە پیری خەریکی دروستکردنی کەشتێکە بوو. تۆ تەنها تەندروستی و هێزی خۆت بپارێزە، لەوانەیە لە تەمەنی 6 ساڵیدا کەسێک داوای کارێکی مەزنت لێ بکات. لەو کاتەدا زۆر بە شانازیەوە بەشداربوون دەکەیت و لە جیاتی ئەوەی هەر لە دوورەوە تەماشا بکەیت. وانەی نوێم دەڵێت سەرکەوتن لە نێوان شەو و ڕۆژێکدا بەدەست نایەت. شوێن کەوتوانی نوح سەلامی خوایان لێبێت بۆ ماوەیەکی زۆر سەرقاڵی دروستکردنی کەشتێکە بوون، تاکو بووە بەڵگە و معجزەیەک سەدەکان بیگێڕنەوە. دەتۆیش خۆڕاگر بە بەڵکو بەرهەمی کارەکانت ئەگەر پاش ماوەیەکیش بێت بە یارمەتی خوای باڵادەست بیدووریتەوە. وانەی دێم ئەگەر ماندوو بوویت پشوویەک بدە. ئەگەر لە کاتێکدا هەستت بە فشاری دەرونی کرد هیچ عیب نییە پشوویەک بدەیت، چونکە ئادەمیزاتێک وا دروستکراوە کەشتێکە هەروەک چۆن بوونەوەری خێرای تێدایە بە هەمان شێوە بوونەوەری خاوی تێدایە. هەموو جارێک خێرایی و پەلەکردن مەرج نییە. ئەگەر چش هەندێک لە مەسەلەکەدا هەیە پێویستە بە پەلەکردن ناکات، بەڵام لە هەمان کاتە هەندێک مەسەلەی تر هەیە بە سروشتی خۆی کاتێکی زۆر دەوێت بۆ ڕاپەڕاندنی. ئەگەر وا بۆیان نوێژی کورت و بەپەلە چاکتر دەبوو لە نوێژی لەسەر خۆ درێژ.
ئیشی لەسەرخۆ لەوانەیە ورتر و قوڵتر و هێمنتر بێت بۆیە هەمیشە پەلەکردن پەلە مەکە و بەرنامەی خۆت بۆ هەموو فەرمانێک هەندێک پەلەکردن خودی ئەو کارەی کە پەلەی بۆ کراوە تێکی دەدات. وانەی یانزەیەم ئایا ئامانجێکت هەیە کەواتە کاری بۆ بکە تاکو و دەتوانیت. سەرمەشقمان نوح عەلەیهی سەلام 950 ساڵ پێش هاتنی لافاوەکە بانگەوازی بۆ ئاینی خوا دەکرد بێ ئەوەی لە درێژاییەم ساڵانەدا تووشی بێومێدی و ڕووخان ببێت. باسەنج بدەین ئاسان نییە دەسە دەکارکردن لە پێناو مەبەست و پەیامێکدا سەرنجامیش تەنها 12 کەس باوەڕیان پێهێنا. بەڵام جاری وا هەیە ئێمە ماوەیەکی کەم بۆ مەبەستێک کار دەکەین ئەگەر بەرووبوومی باشی نەبێت یان بەرهەمی کەم بێت بێزار دەبین و دەست بەرداری دەبین. بۆیە پش و درێژ بە و تا دوا هەناسەت بەردەوام بە لەسەر کارکردن بۆ ئامانجی پیرۆز و بیرت نەچێت ئەوە کارەکە لە نێوان تۆ و خوای گەورەدا. وانەی دوانزەم و کۆتایی گرنگ نییە، گرنگ زۆر نییە، گرنگ ڕاستی ڕێبازە. سەرکەوتنی ڕێبازە نەک کەسەکان، پندیش لە زۆریدا نییە، بەڵکو لە خودی ڕێبازەکەدایە کە کەسەکان هەڵی دەگرن. ئیتر ئایا کەم بنیان زۆر ئەو چەند کەسەی سەرکەشتەکەی خوای گەورە کردنی بە سەرەتای مرۆڤایەتی لەسەر زەویدا چونکە بۆ ڕێبازێکی خوایی ڕاست کاریان دەکرد. نووسینی ئیحسان بورهانەدین کە دیارە کۆی کردوونەتەوە. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە بابەتەکانی پەیامی ئەمڕۆکە لەگەڵ هاوکارم کاک دانیار پێشکەشتان دەکەین لە سێ تەوەری سەرەکی پێکاتووە. تەوەری یەکەمیان باس لە گرافیک و دیزاین دەکەین. دیارە ئەمڕۆکە بە تایبەتی ئەوانەی کە زیاتر لەناو ئەو بابەتانەدا ئەسپی خۆیان تاوداوە ئێستا بە تایبەتی لە سۆشیال میدیا لە ڕێگەی گروپی تایبەت و لە ڕێگەی وانە فێرکاریەکان لە دەرەوەی ئۆنلاینەکانەوە دیارە برێوێکی زۆر بە گرافیک و دیزاینەر دەدرێت. بۆیە تەوەری یەکەمان تەرخان کردووە بۆ بابەتەوە. تەوەری دومی بەرنامەکەشمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسکیل سواریە میوانی تایبەتمان دەبێت لەسەر ئەم ڕۆژە قسە دەکەین. تەوەری کۆتایی بەرنامەشمان دیارە ناڕەزاییەکان و خۆپشاندان دەستی پێکردوێتەوە. لە ساڵانی ڕابردووش لە 2011 تاکو ئێستا هەمیشە کە ناڕەزایی و خۆپیشاندان هەبووە هەندێک دەربڕینی ناڕزایی لە ڕێگەی شیعر و تەنزەوە بووە. ئەمڕۆ یەکێک لەو ناڕازیەمان بان کردوێتە ستۆدیۆ لە تەوەری کۆتاییدا لێرە میوانمان دەبێت بۆی کە قسە لەسەر ئەوە بکەین ناڕزایەکان لە ڕێگەی تەنز و شیعر و تێکستی جیاوازەوە بۆتان باس بکەین. سڵاو و ڕەحمەتی خواتان لەوێ بینەرانی عزیز خۆشحاڵین کە ئەمڕۆژ بارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ وەک هاوکارم کاک جەلال ئاماژەی پێکرد کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون یاخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە بێتە مای سوود و قازەند بۆ ئەم لایەک ئینشاءڵڵا. بۆ دەستپێکیش لە بڕگەیەکەمدا دەچینە لای کەشووا بزانین پێشبینەکانی کەشووا چین پێکەوە بینەری دەبین.
تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر گرافیک و دیزاین. وەک ئاماژەم پێ کرد دیارە ئێستا بۆتە مۆدێلێکی باو بە تایبەتی ئەوانەی کە شتێک لە گرافیک و دیزاین سەردەرەکەن ئێستا لە ڕێگەی ئۆنلاینەوە فێرکاری زۆر هەیەەوە خەڵکێکی زۆریش بە تایبەتی لە کۆمەڵگەی خۆمانە دەستی کردووە بە خۆفێرکردن لە بابەتی گرافیک و دیزاین. دیارە بیرمان نەچێت ئەوانەی کە زیاتر بە زەوق و سەلیقەن یا هەڵبژاردنیان جوانە ڕەنگەکان جوانتر دەتوانن ڕێک بخەن لە تەنیشتی یەکترا باشتر دەتوانن لە بابەتی گرافیک و دیزایندا سەرکەوتوو بن. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک بەهمەن عومەرمان کردووە کە دیارە خۆشی کتێبێکی ئامادە کردووە لەم بابەتەیە و قسەی زیاتر هەم لەسەر کتێبەکەی و هەم لەسەر بابەتەکە دەکەین لەوەی کە بزانین ئایا گرافیک و دیزاین چۆنەوە تا چەندە لە ئێستادا بروی پێ دەدرێت. کاک بەمە زۆر سپاس بۆ دەرفەتە زۆر بەخێر بێت. ئەتوانین بڵین هەموو کەس دەتوانێت بێتە ناوم کایەوە و خۆی فێر بکات یا تایبەتمەندیەکی تێدایە؟ سەرەتا بناوی خوای گەورە زۆر سپاس بۆم دەرفەتە. هەر کەسێک بێوێت ئەتوانێت فێری گرافی دیزاین ببێت چکە گرافی دیزاین بوارێکە لەسەر ئەوە وەستاوە چەندە دێتە ناو بوارەکەەوە خۆت خەریکەکەیت و شارەزای لە کۆمەڵک بابەتە پیاکەی کە پێویستە تۆ کارێکی گرافی دیزاین ئەنجامە دەیت. بۆ مەبەستەش ئەو کەسە پێویستە لە نەزەریاتی گرافی دیزاین و دەست پێکە. نەزەریاتی گرافی دیزاین کۆمەڵک بابەت لە خۆگرێت بۆ نەگونجانی ڕەنگ شارەزایی لە بەرنامەکانی گرافی دیزاین یاخۆکان بەرنامانە گونجاو بۆ گرافی دیزاین ڕەگەزەکانی گرافی دیزاین چین بنەما و ڕێساکانی کۆمپۆزیشن چین هەروەها چ جۆرە فۆنتێک گونجاو بۆ کارێکی گرافی دیزاین دەروونزانی فۆنتەکان چین واتە کۆمەڵە ڕەگەسن پێویستە گرافی دیزاینەر بیزانە تاکو و کارێکی جوان و سەرنج ڕاکێش ئەنجام بات. سەرەتا پێویستە ئێمە بزانین گرافیک دیزاین چیە. گرافی دیزاین بریتە لە گەیاندنی بینرا و چارەسەرکردنی کێشە. گەیاندنی بینرا واتە گەیاندنی زانیاریەکان بە شێوازێک کاریگەر دەربکەوێت یا خود سەرنجڕاکێش بێت و بتوانێت کار لەسەر بینەر بکات. چارەسەرکردنی کێش شەش واتای ئەوەی گرافیک دیزاینەر لە پرۆسێکی داهێنرانەدا کار لەسەر ئەوەکە پەیامی کڕیار بگێنێ بە بینەر واتە گرافی دیزاینەر لە بنەڕە تا کار لەسەر ئەوەکە کارێک بۆ کەسێک ئەنجام بە ئەو کەسش پێوتێ کڕیار و کاتێک کارێک بۆ کڕیار ئەنجامەدا ئەم کڕیارە پەیامێکی هەیە پەیامێکی هەیە ئێوە بیگەێنێ بە بینەر بۆ گاندنی ئەم پەیامش کێشەیەکی هەیە پێویستە گرافی دیزاینەر ئەنجامی بات لە ڕێگەی شێوازێکی بینراوە. ئەم شێوازە بینراوەش پێویستە هەم جوان بێت هەم کردداری بێت تاوەکو بتوانێت بە باشی قەنەعەتی بینەر بگۆڕێ بۆ کڕینی بەرهەمێکە خود بەکارهێنانی خزمەتگوزاریە. زۆر باشە کەواتە ئەتوانین بڵێن ئێستا تاوان گرافیک دیزاین بووە تا بازاڕێک بۆەوەی کە هەندێک گەنج کە بێکارن لە ڕێگەی خۆفێرکردن لە گرافیک و دیزاینەوە بتوان بازارێکش بۆ خۆیان پیا بکەن. بەڵام ئایا دەکرێت بڵین کەسێک توکێشش دوشتی جیاوازە یەکیان ئەو زەق و سەلیقە و فکری کە دەبێ هەی بێت لە گرافیک و دیزاینەیەکی کشەندەوەی کە ئێستا ئەمڕۆ دەبێت زانیاری لەسەر بەرنامە پێشکەوتوەکاندا هەبێت. کەواتە ئەم دوو بابەتە چۆن بدرێتەوە لە یەک بۆی کە کەسەکە لە گرافیک و دیزاینە سەرکەوتو بێت چکە ئەمڕۆ هەمووی بووە بابەتی دیزاینەکە تەنها ڕێخستنی ماڵ نییە بەدەست و قەنەفە و پەردە و ڕانکان ڕێخی بەڵکومی بەرنامە و کۆمپیوتەر ئەمڕۆ و دیزاینێکی تایبەت و گرافیکی تایبەت و بەرنامەی پێشکەوتووە چۆن ئەم دوو بابەتە بەیەکەوە جیا بکەنەوە. ڕەنگە کەسێک لە بەرنامەکە بزانێت بەڵام ڕەنگە زەوق و سەلیقەکەی باش نەبێ فکری پێ نەبی وەک خۆت ئاماژت پێکرد فۆنت و ڕەنگەکان دەبێت لە یەک جیا بکاتەوە بزانێت کام فۆت بۆ کام ڕەنگ بۆ کام مۆدل باشترە. بەڵێ من لە کتێبی گرافی دیزاینە بەشێکمدا ناو دەربارەی هەنگاوەکانی فێربوونی گرافی دیزاین. گرافی دیزاین چۆن بێتە ناو بوارەکەەوە چۆن هەنگاوەکان جێبەجێەکە ئەم هەنگاوانەش هاوکاریە بێت لەوەی سەلیقەی باش بێت وە توانای باش بێت لەوەی بتوانێت کارێکی گرافی دیزاینی باش ئەنجام بات. بۆ مەبەستە گرافی دیزاینەر بەردەوام پێویستی بەوا بە ئیلهام وەرگێت لە کاری گرافی دیزاینەر پێشکەوتوەکان بەردەوام تەماشای دیزاینەکانیانکە بەهۆی ئەمەشەوە توانێت سەلیقە و توانای بەرەو پێشبەرێ. هەندێک کەس لە سەرەتاوە ڕەنگە توانە و سەلیقەشی نەبێت بەڵام وردە کە دێتە ناو بوارەکەەوە فێری بوارەکە بێ فێری بنەما و ڕێساکان و بناخە گشتەکانی بوارەکە بێت و باسانی توانی سەلیقە لە بوارەکە پیاکات و توانەکانی بەرەو پێشبەرێ. دوای ئەوە گرافی دیزاینەر پێویستی بەوا بێ فێری بەرنامەکانی گرافیک دیزاین بێت. بەرنامەکانی گرافی دیزاین بۆی بتوانێت ئەو بیرۆکەی لە مێشکایەتی ئەو فکری هەیەی دەری ببڕێت. ئەویش لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامی پێشکەوت و لێستا بەرنامەکانی ئەدۆبی باشترینن بۆ منە بەرنامەکانی ئەدۆبی ئیلستریتەر ئەدۆبی ئیندیزاین ئەدۆبی فۆتۆشۆپ هەموو ئەم بەرنامان بە پارە دەکڕێت یاخود هەر دەتوانی
دای بەزینتە ناو کۆمپیوتەرەکەتەوە. ئەم بەرنامانە زۆرێکیان بە پارەم بە تایبەتی بەرنامەکانی ئەدۆبی پێویستە لە سەرچاوەکە بکڕێن، بەڵام لەبەر ئەوەی لە عێراقدا مافی کۆپیڕایت نییە کراکردن بەکارهێنرێ بۆ بەرنامەکان، کەمەش ڕێگایەکی سەرکەوتوو نییە. هەم لە ڕێگەی کراکردنەوە هەندێک بەرنامە بەکارهێنم، هەندێکیشیان فرین و گرافی دیزاینەر دەتوانێت بەکاریان پێێنێت. ئەو بەرنامانە بۆ هەموو کۆمپیوتەرێک گونجاو یاخود دەبێت ویندۆزێکی تایبەتی هەبێت بۆی بتوانانی کاری لەسەر بکەیت. فێژنی بەرنامە تازەکانی ئەدۆبی لە ئێستادا سەپۆرتی ویندۆزی داکەن. ئەمە وەکو فێژنی ویندۆز وەکو مواصفاتی لاپتۆپیش تاوەکو مواصفاتی بەرزتر بێ باشتر بۆ منە پرۆسیسەری کۆڕ i7 بێ، ڕامی 8 بەرەو سەرەوە بێ، گرافی کارتێکی باشی هەبێت، واتە تا مواصفاتەکەی باشتر بێ گرافی دیزاینەر بتوانێت خێراتی کارەکەی ئەنجام بە. ئەگە مواصفاتیشی بەرز نەبێ گرافی دیزاینەر لە کاتی کارکردنا کێشەی بۆ دروستە بێ، ئەوە منە هەندێک فایلی قورسێکایی لەسەرەکە کۆمپیوتەرەکەی خاوە بێتەوە جامە بێ، ئەمەش لە کارەکەی دواخات، چونکە خێرایی لە گرافیک دیزاین و لە ئەنجامی لە ئەنجامدانی کردارەکە زۆر گرنگە. زۆر باشە. کاتە ئێستا گەریکێک حەزی بە بابەتەکە هەیە لەکوێوە دەست پێ بکات، بە تایبەتی ئەم کتێبەی کە جەنابەت دروست کردووە تا چەندە دەبێتە سەرچاوەیەک بۆ وانەی کە لە دەستپێکەوە دەست پێ دەکەن. بەڵێ 2 ساڵێک لەمە پێش هەستم بە بۆشایەکی گەوراکە لە نێو کتێبخانەی کوردیدا، چونکە گرافی دیزاینەر کاتێ دەست پێکات پێویستە لە نەزەریاتی گرافی دیزاینەوە دەست پێکات، پێویستە سەرەتا بزانێ بوارەکە چییە، ئەم بوارە بناسێ، بزانێ گرافی دیزاین چ کارێ گرنگی چییە، چۆن دەتوانێت کارێکی جوان و سەرنجڕاکێش ئەنجامدا. کۆمەڵک بنەمامان هەیە و کە سەرەتا باسم کرد لە گونجانی ڕەنگەکان، لە کۆمپۆزیشنە، لە هەڵبژاردننی جۆری فۆنتە، لە هەڵبژاردننی وێنەدا، هەموو بابەتانە گرافی دیزاینەر پێویستە شارەزای بێت، بزانێت چ بەرنامەیەک گونجاوە. گرافی دیزاینەرمان هەیە ڕەنگە 2 مانگ 3 مانگ بە بەرنامەیەک و خەریک بێت و دواتر بۆی دەرکەوێ ئەم بەرنامەیە گونجاو نییە، واتە سەرەتا لە نەزەریاتی گرافیک دیزاین و دەست پێکات. هەروەها بەشداریکردنی کۆرس، بەشداریکردنی کۆرس زۆر زەڕورە بۆ هەر کەسێک دێتە ناو بوارەکەەوە. ئێمە سەرچاوی فێرکایی تریشمان هەیە بۆ منە یوتوب ڕاستە مامۆستایەکی هەمیشە بەردەستە، بەڵام مامۆستایەکە ئەگەر پرسیارێک لا دروست بوو ناتوانێت وەڵامی پرسیارەکان باتەوە، ڕەنگە وەڵامی هەندێک پرسیار تەنها 2 شەبێت. ئەمڕۆ زۆر خەڵک پشت بە یوتوبەکە دەبەستێت. بەڵێ یوتوب ئەتوانم بڵم کاتێک ئاسی سەرەتا تێپەڕێنی باشە، چکە تۆ خۆ لە بوارەکە شارەزایت لە یوتوبیش دەتوانین سوودێکی باش وەرگی، هەرچەندە لە سەرەتاشا سوودی هەیە، بەڵام هێشتا کێشە بۆ دروستە بێ. هەندێک بابەت هەیە باسەین لیان تێناگە، یاخۆت هەندێک ڕێگە ئەگری ڕێگایەکی هەڵەیە دوای 2 مانگ 3 مانگ ساڵە 2 ساڵ اینجا ئەو ڕێگا هەڵە بۆ ئاشکرا بێت و پێویستە ڕێگایەکی تر بگری. وەکو خۆم کە ئەزمموی زیاتر لە 10 ساڵم هەیە لە ناو بوارەکە تووشی هەموو هەڵانە بووم، کۆمەڵی ڕێگام گرتووەتە بەریا خۆ خۆم فێری کۆمەڵک بەرنامە کردووە کە کاری من نەبوو، یاخۆت ڕەبتێکی ئۆتۆی بە گرافیک دیزاینەوە نەبووە. کاتە ناوڕۆکی کتێبەکە تەنها بەکەڵکی یا بە مەودای بابەتی گرافیک و دیزاینی چەندە گرتووەتەوە و لە ڕووی ئاستە جیاوازەکانیشەوە چەند کەس یا چه ئاستێک دەتوانێت سوودی لێوەرگێت؟ بەڵێ من وەکو کتێبەکە سەرەتا بۆ ئاستی سەرەتایم داناوە، ئەو کەسانی کە تازە دێنە ناو بواری گرافی دیزاینەوە، بەڵام وەک ئەو فیدباکەی وەرم گرتەوە تەنانەت گرافی دیزاینەر پێشکەوتەکانی سوودیان لێ وەرگردووە، چونکە گرافی دیزاینەری کول لە ڕووی پراکتیکی و هاتۆتە ناو بواری گرافی دیزاینەوە، خۆی فێری بەرنامەکانی گرافی دیزاین کردووە لە ڕووی نەزەریاتی ڕەنگەوە، لە ڕووی هەڵبژاردنی جۆری فۆنتەوە، یاخۆ بوارەکانی گرافی دیزاین، پرۆسەی گرافی دیزاین، کۆمەڵک بابەتم لەم کتێبەیە باس کردووە. گرافی دیزاینەر پێشکەوتەکانیش توانیوانە سوودی لێ بینن. منە گرافی دیزاینەرمان هەیە تەنها ئەوە لە بەرنامەکان فێر بووە 2 ڕەنگ لە پاڵێکا دانێ و بەپێی ئەزمموی خۆی ئەزانێ و 2 ڕەنگە لەگەڵ یەکتراکۆن چەند، بەڵام لە باکراوندی ئەو ڕەنگانەیە کۆمەڵە یاسامان هەیە، بەپێی کۆمەڵە یاسا ئەتوانێت گونجێنرێن لەگەڵ یەکتر. و هەروەها ئەگەر گرافی دیزاینەرە شارەزای بنەما و ڕێساکان بێ ئەتوانێت خێراتە کارێکی گرافی دیزاینەر ئەنجامدا. بۆ منە گرافی دیزاینەرێک پرۆشورێک دیزاینەکە شارەزای بنەما و ڕێساکان بێتوانێت بە سەعاتی ئەنجامی بە، بەڵام گرافی دیزاینەرێک شارەزای نەزەراتی گرافی دیزاین نەبێت و بنەما و ڕێساکان نەزانێت ڕەنگە 2 سەعاتی پێ بچێت. زۆرەی ئەوانەی ئێمە ئەمڕۆ بەپێی یاسا کار دەکەن یا هەڕەمەکی و بەپێی خواستی خۆیان کار دەکەن؟ زۆربەی زۆری هەڕەمەکیە. ئەو یاسایانە کامانون دەبێت پابند بن پێیانەوە. بنەماکان ئەگە بڵێن پابندی تەواو ناتوانین بڵێ پابندی تەواو بن،
بەڵکو لە زۆربەی حاڵەت تا پێویستە پابند بن. گرافی دیزاینەری جیهانیمان هەیە بەوان ناستێت کە یاساکان ئەشکێنێت، بەڵام ئەم گرافی دیزاینەرە بەپی ئەزمونێکی باش و کاتێکی زۆر توانای ئەوەی هی یاساکان بشکێنێ. ئەم کاتێک گرافی دیزاینەرێک لە ئاسی سەرەتایەوە دەستپێکە ناتوانێت یاساکان بشکێنە، کاتێک یاساکان چێبەچێ ناکە دیزاینەکەی جوان دەرناچێ، ئاماژ ناپێکێت و شێوازێکی قەرباڵخی لێ دەرەچێ. بۆ منە کۆمەڵە یاسامان هەیە بۆ کۆمپۆزیشن، بنەمای جیاوازی، ڕێخستن، دووبارەکردنەوە، لێک نزیکی، سادەیی، کردداری، هەروەها لە فۆنتەکانیشە بە هەمان شێوە کۆمەڵک بنەما و ڕێسامان هەیە لە گونجانی ڕەنگەکانە، لە بۆشاییە، یعنی هەر ڕێگەزێکی گرافی دیزاین کۆمەڵک بنەما و ڕێسای خۆی هەیە. کاک بە من لە تەنیش ئەم کتێبەیە پێویستە گەنجێک کە بێ لە ڕێگەی ئەم کارەوە هەلێکی کار بۆ خۆی بڕەخسێنێت. ئەم کتێب بخوێن و لە تەنیش ئەم کتێبە دەبێت چی تر بکات بۆی کە بە تەواتی فێری ئەم بەرنامەیە ببێت. بەڵێ ئەم کتێبەکو نەزەریاتی گرافی دیزاینە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی هەژمارێکی یوتیوبم دروست کردووە بەردەوام فێرکاری تیادانم. سەرەتا لە بەرنامی ئەدۆبی ئیلۆستریتۆرەوە دەستم پێ کرد، دوای ئەوە بابەتی چاپەمەنی، دواتر بابەتی سۆشیال میدیاواتە بە لێگیانی هەموو بابەتانی کتێبی گرافی دیزاین کە نەزەریاتەکەیە، پاشان تەماشاکردنی ڤیدۆکان کە پراکتیکیە ئەتوانێت لەم بوارە ئیشکا. بەڵام هێشتا ئەتوان بڵم ئەمەکی کیفاەت نییە، چونکە بواری گرافی دیزاین جیهانێکی قوڵە. ئەم کتێبە نوکە قەڵەمێکە، واتە ڕێنمایی گرافی دیزاینەرەکات لە چ دەواازی کۆ بچێتە ناو ئەم بوارەوە. ڕەنگە گرافی دیزاینەر هەبێت تا ئێستا لای ڕوونە بێت چۆن توانە بچێتە ناو ئەم بوارە و باسانی فێر بێ، ڕەنگە ساڵێک خەریک بێت باسانی بەرەو پێش نەچێت، 2 ساڵ خەریک بێ بەرەو پێش نەچێت. بەڵام ئەم کتێبە دەواازی بەڕواکاتەوە لەگەڵ کۆرسەکاندا کە وردەوردی شاڵی وادایانم سوودێکی بێت و چۆن فێر بن. لانی پەیوەندیدار کەسێک دەستگایەک تاسە کە زاوکاری کردو لەم بەپەرپێدان بەم بەرنامە و گرافیک و دیزاینە تا ئێستا نەخێر. هەر بواری گرافی دیزاین لە کوردستاندا گرنگیەکەوە توی پێ نەدرابوو، منە بوارەکانی بواری فۆتۆگرافیە یاخۆ بواری هوەریە، هەر بوارێکی تر بێ گرنگی تەواوی پێدراوە، ڕێکخراوی تایبەتیان هەیە، سندیکان هەیە، بەڵام تا ئێستا لە کوردستاندا نە ڕێکخراوی نە سندیکای خەریکە میدیاکان داگیر دەکات و دەبێتە بەشێک لە میدیاکان و کەناڵە تەلەڤیزیۆنەکان. بە دڵنیایی و گرافی دیزاینەر توانین بڵێن جیهانی بینراوی ئەمڕۆی داگیر کردووە، هیچ لایەنێکی بینرا و دەستگایەکی بینرا و بێ گرافی دیزاین نابێت. تەنانەت ئەمڕۆ سۆشیال میدیا و پەیج و سایتەکانی ئەمەش ینی کوالێتی ڤیوی زۆریان لەسەر گرافیکەکانیانە، منافەسەی ڕکابەری لەگەڵ لەسەر گرافیک و دیزاینەکە بە گرافیکرا بە ڤیو زۆرەکانیان دەکەن. بە دڵنیایی و هەر دامەزراوە و بزنسێک گرنگی بە گرافی دیزاین باد ئەتوانێت زیاتر لەناو ڕکابەرێتەکە بمێنێتەوە بە پێی لێکۆڵنوێ کە لە سایتی دیزاینی بەرچاومکە و ئەو کۆمپانیانی کە لە سەرەتای دەستپێکیاندایە لە ساڵ یەکەم و دووەمیاندا ڕۆبەڕووی شکستە بنەوە هۆکارێکی سەرەکی بریتە لەوەی نەیانتوانیوە ناسنامێکی بینراوی سەرنجڕاکێش لای خەڵکی دروستکەن. ناسنامی بینراویش گرافی دیزاینەر ڕۆڵێکی گرنگە بینێ لە دروستکردنیا بۆ منە دروستکردنی لۆگۆ، دروستکردنی ناسنامێکی بینراوە و لە شێوازی ڕنگ، فۆنت، گەلەری وێنە، کۆمەڵێک بابەت هەیە گرافی دیزاینەر پێویستە سەلیقە و توانای خۆی بەکاربهێنێ بۆی ناسنامێکی بینرا و سەرنجڕاکێش بۆ ئەم برانتە ئەنجام بات. زۆر باشە بۆ بوورەکە دەنێت ئاستی دیزاینەرەکانی ئێمە، گرافیستەکانی ئێمە کە وەک ئاماژەت پێکرد لایەنێکی تایبەت نییە کە فێریان کا بەڵکو هەمووی خۆیان هەوڵیان داوە لە ڕێی یوتیوبەرەوە یان لە ڕێی خەڵکانێکی وەکو جەنابتەوە کە شارەزایەکەتان پیا کردووە زمونتانە بووە. ئاستی گرافیک و دیزاینەرەکانی ئێمە چۆنن؟ لە کوردستانە گرافی دیزاینەری زۆر بەتوانامان هەیە، بەڵام بەداخەوە لە بوارەکان نهاتونەتە پێشە بۆ منە لە ڕووی کۆرساتی فێرکاری و لە ڕووی کتێبی دیزاین و لە ڕووی ڕێکخرا و سندیکا و تاکو گرافی دیزاینەران کۆبکاتەوە تەنانەت هەندێک کۆرسن گرافی دیزاینەری زۆر بێمەستەوایڵێنەوە کە لە بنەڕەت تا پێویستە ئەو گرافی دیزاینەرانەی لە ئاستێکی پێشکەوتوان تەنانەتی لە کەناڵە ئاسمانی عەرەبیەکان ئیشی دیزاینەکات یاخۆ کاری لۆگۆ و هەر بابەتێکی تریان بۆ ئەنجامەدا. زۆر باشە، زۆر بە کورتی دەمەوێت بزانم کرۆکی گرافیک و دیزاین لە چیایە؟ خۆمەرج نییە لە بەرنامەکە بزانیت و چوار ڕنگ بخیتە تەنیشتی یەکتر بڵێیتەوە یا فۆنتێک هەڵبژێری. کرۆکی دیزاینەر یا گرافیکستێکی سەرکەوتوو چییە؟ دیزاینێکی سەرکەوتوو پێویستە دوو بنەمای تیابێ، یاخۆ پێویستە هاوسەنگێک لە نێوان دوو بابەتان ڕاگیرێ، لایەنی جوانی، لایەنی کردداری. واتە گرافی دیزاینەر پێویستە وا بکات کارێکی گرافی دیزاین جوان دەربکەوێت.
لەگەڵ جوانەکەشا پێویستەوە بکات ئەم کاری دیزاینە کردداری بێت و کاریگەری لەسەر بینەر بەجێ بهێڵێت توای لێ بکات بەرهەمێک بکڕێت یاخۆ خزمەتگوزاریەک بەکارپێنێ یاخود تێڕوانەیەکی ئیجابی بۆ کۆمپانیاکە بێت ئەگەر گرافی دیزاینەرێک توانی هەم کارێکی جوان ئەنجام بە هەم کردداری ئەنجام بە لە کارێکی گرافی دیزاینە توانیوەتی سەرکەوتو بێ بە پێچوانە شوونی توانیوە سەرکەوتو بێ ڕوونتر بڵێم بتوانێت پەیامی کڕیار بگەێنێت بە بینەر. سپاس بۆ بەڕێز بەهمەن عومەر گرافیک و دیزاینەر سپاس کە میوانی بەرنامەکەماوی. زۆر سپاس. ڕبینەرانی عەزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانەی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوەچین پێکەوە بینەری دەبین. سێ شەشی ساڵی 1970 کۆچی دوایی سەرکردەی باڵای شۆڕشیێران ئیمام خومینی لە تەمەنی 87 ساڵیدا. خومینی لە دایکبوون و مردنی لە شاری تاران بووە. ناوی تەواوی ڕۆحوڵڵا کوڕی مستەفا کوڕی ئەحمەد موسەوی خومینیە. ئەو نووسەر و مەرجەع و ڕابەری ڕوحی شیعەیە. هەروەها خاوەن و هەڵگرسێنەری شۆڕشی ئیسلامی ئێرانە لە ساڵی 1970دا بەسەر حەمە ڕەزاشای ئێراندا. خومینی باهۆی کاریگەریەکەیەوە دەستگای ساواک تەنگی پێ هەڵدەچنن و دووری دەخەنەوە بەرەو شاری نەجەف لە عێراق و پاشتریش لەوێوە بەرەو کوێت و تورکیا و لەوێشەوە بەرەو فەڕەنسا. خومینی پەیام و سەرنجەکانی خۆی لە ڕێی کاسێتەوە دەنارد بۆ لایەنگرانی خۆی و ئامادە و ئاڕاستەی دەکردن بۆ شۆڕش، بۆیە بە شۆڕشەکەشی دەگوترێت شۆڕشی کاسێت. سێ شەشی ساڵی 2001 کۆچی دوایی ئەکتەر و دەرهێنەری ئەمریکی بەناوبانگ ئانتۆنی کۆئین لە تەمەنی 86 ساڵیدا کە لە فیلمی شێری بیاباندا ڕۆڵی عومەر موختار و لە فیلمی ڕیسالەدا ڕۆڵی حەمزەی کوڕی عەبدولموتەلیبی بینی. ناوبراو ساڵی 1950 لە باوکێکی ئیرلەندی و دایکێکی مەکسیکی هاتووەتە دنیاوە. لە سەرەتای تەمەنیەوە ئاشنا دەبێت بە کاری سینەما و تا کۆتاییەکانی تەمەنی لەو بوارەدا دەمێنێتەوە و لە چەندان فیلمی سینەمایی ناسراودا بەشداری دەکات. هەر لەو بوارەشدا خەڵاتی ئۆسکار بۆ باشترین ئەکتەر وەردەگرێت. سێ شەشی ساڵی 2016 کۆچی دوایی پاڵەوان و یاریزانی بۆکسێنی جیهانی محەممەد عەلی کلای لە تەمەنی 74 ساڵیدا و بە هۆی نەخۆشیەوە. ناوی تەواوی کازیەس مارسیلۆس کلایە. دوای مسلمانبوونی ناوەکەی بۆ محەممەد عەلی کلای دەگۆڕێت. ساڵی 1942 لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا لەدایک بووە. لە تەمەنی 18 ساڵیدا بەشداری یاریەکانی ئۆلۆمپی کردووە و مادالەی ئاڵتۆنی بەدەستێناوە. لە یاریەکانی ئۆلۆمپی ساڵی 1996 شەرەفی داگیرساندنی مۆمی ئەو یاریانەی پێدرا و خەڵاتی ئاڵتۆنی پێبەخشرا وەک هێمایەک دژی ڕەگەزپەرستی. ساڵی 1964 مسلمانبوونی خۆی ڕادەگەیەنێت و مسلمانبوونەکەشی لە ناوەندە وەرزشی و جیهانیەکاندا دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. لەلایەن ڕێکخراوی جیهانی وەرزشیەوە نازناوی باشترین یاریزانی پێدەبەخشرێت و لە ماوەی ژیانیدا 61 یاری بردوتەوە و تەنها لە 5 یاریدا شکستی هێناوە. ناوبراو 7 کچ و 2 کوڕی هەن. کاتێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەر ئەستێرێکی ناودەر کۆچی دوایی بکات، ئەستێرێک لەسەر شەقامێکی دیاریکراو دادەنێن. بەڵام بە کۆچی دوایی محەممەد عەلی کڵای وەک ڕێزێک بۆ ناوی پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێت، ئەستێرەکەی محەممەد عەلی کڵای لەسەر دیوارێکی ئەو شەقامە دانرا. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسکیل سواریە. دیارە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانیش لە ڕێگەی ئەکادیمیانەوە گرنگیەکی زۆر بە پاسکیل سواری دەدرێت، بۆیە ئەم تەورەمان تەرخان کردو بۆی کە قسە لەسەر پاسکیل سواری بکەین، بە تایبەتی لە کۆمەڵگەی خۆمانە جیاواز لەو پاسکیل سواری کە لە کۆڵان و شەقامەکانە بە شێوازێکی یاسایی لە تەمەنی منداڵیەوە تا هەندێکی شەگەرچی بەپێی کەلتور دەگۆڕێت کە گەورە بین کەمتر پاسکیل بەکاردێنی. قسە لەسەرم بابەتە دەکەین بە میوانداریەکە لە بەڕێزان کاک فەراد محمود ڕایەنەری پاسکیل سواری و هەروەها خاتوشەی دابابەکر یەکێکە لە یاریزانانی پاسکیل سواری. بەخێر بن کاک فەراد، سوێدەخان بەخێر بن. کاک فەراد لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسکیل سواری، هیچ تایبەتمەندیەکی تایە لەم ڕۆژەدا بە تایبەتی با بڵێن بۆ پاسکیل سوارانی هەرێمی کوردستان؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ بۆم دەرفەتە دەستان خۆش بێ. لە ڕاستی ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسکیل سواریە، یعنی وەکو بینن ئێوە وەکوی ئەلامیەک
زۆر کەم گرنگی بە پاسکی دراوە لە کوردستانە ینی ئەوەی کە ئیبینین ئەم ماوەیە بە حکمی ئەوەی کە کەرەنتینە وای کرد خەڵک لە بری ئەوەی لە جاتی ئەوەی سیارە بەکاربێنە پەنابر بۆ پاسکیل بیری لە پاسکیل کردەوە تا پاسکیل یەکێکە لەو ئامڕازانەی کە بۆ زۆر لایەن بەکارێت بە تایبەتی بۆ هاتوچۆ ینی کەسێک بێگە ڕاضەکەشی پێنەگە ئەگەر بۆ مەبەستی ڕاضە بەکاری نێنێ ئەتوانێت بۆ هاتوچۆکەی بەکاری بێنێ لەبەرەوەی بە سیارەکەی ناتوانن ڕێگەی بن بێت و بچێت بەڵام لە هەمان کاتیش هەر تەندروستەوە نیە ئەوە باس لەوە هەر ناگرێت تەندروستەکەی بەڵام لە دەروی ئەکادیمیاکەکان فرات گرفت زۆرە بۆ پاسکیل سواری لە بەتیابەتی بۆ منە لە سلێمانی ئێستا لە هەولێر باشتر هەولێر تەختە بەس بۆ سلێمانی هەورازونچێوی زۆری تایە بەرزونزمی زۆری تایە گرفت زۆرە یا ڕۆشتنت ئاسانە یا هاتنەوەت ئاسانە خۆشەقامێکی تایبەتیایی نەکراوە بۆ پاسکی سواری وەڵاهی وە کۆزانین لە کوردستانە زۆر گرنگی بەلایانی وەرزش نەدراوە ئەمە سەراحەتە نێڵم جا پاسکیلیش ئێمە هەر کاتێک بێنە سەرباسی پاسکیل بوو ئەبێ بڵین وڵاتەکەمان شارەکەمان هەورازە جا من ئەگەر تۆزە هیلاک نەبم و تۆزە ئەزیەتم نەبێ و ئارەق نەکەمەوە و کالۆری نەسووتێنم و ئەمانای تر کەواتە من ئیسفادەم لە پاسکیل نەگرت ینی بۆ ئێمە هەمیشا بێ بترسین لەوەی کە تۆزە هیلاک بین هیچێکا با تۆزە هیلاک بین ینی پاسکیل ئیلاچیەوێ تا ئێستا گەنجان تا چەند گرنگی بەم بوارە دەدەنوانی لە چاو ساڵانی ڕابردوو تا ئێستا زیادی کردووە گرنگیدانی بڵێ ساڵانی پێشوو پاسکی سواری تەنها لای مناڵ ئاشنا بوو گەورەکان هەر کاتێک گەورەیە چۆ تەمەنی منەوە بە تایبەتی یان 30 ساڵ 25 ساڵ ئەگەر پاسکیلێکی پێ بووە لە کۆڵانەی خۆیانیان و تۆ مناڵ نییە کاکە خۆ پاسکیل هەر بە مناڵ نەکراوە تۆ ئەگەر باز ئەو لایەنە بە سوودانەی پاسکیل بکەی بەڕاستی ئیسفادەکەی تاوا نابێ ینی جیاوازدا هەر وەرزشێکی تر تۆ پاسکیلەکەت بەکارێنی تۆ ئەگەێنێ بۆ شوێنەی کەمە بەستە بێ لەوەش ڕاضەیە کە جەستەیەکی تەندروست ڕەشیق ئیتر زۆر ئیسفادەی باشتر لەوە زۆر باش خات و شێدا بەخێر بیت لەکەیەوە دەست کردووە با پاسکیل سواری ئێستا تۆ یاریزانێکی ئاستی خۆت چۆنە لە ڕووی پاسکیل سواریەوە بەڵێ دەستان خۆش بێت تقریبان من ماوەی 3 ساڵە بێت لەگەڵ هاوسەرەکەمە دەستمیاوەتە پاسکیل سواری و بەردەوامم لە سەری و ئێستا ئەتوانم بڵێم ئاستێکی باشم هەیە و بەردەوام لە چالاکیام لەگەڵ گروپەکەمان وەتا هاوسەریشت پاسکیلی هەیەویش بەڵێ خۆشتان نەتانە بەڵێ زۆر باشە تەنها لە کاتی یاریکردن بۆ یانەکەتان یاخۆت لە ڕوو ئەکادیمیەکەەوە ئێوە سەرقاڵم بە پاسکیلەوە یا ڕۆشتن بۆ سەرکار لە شەقام لە کۆڵانەکە پاسکیل بەکارهێنن خۆی من بەردەوام بەکارهێنم بڵین بەڵام بە زۆری بۆ چالاکی و بۆ وەرزشی خۆم بەکارهێنم کەمتر بۆ سەرکار و ئەو شتانە بەکارێن ئەم کاک فەرەت چی بکرێت لەوەی کە تەنها با بۆ تەنها یاریزانەکانیش تەنها بۆ ڕۆشتن بۆ کاری ئەکادیمیەکەیان نەبێت بۆ کاری ڕۆژانەش خەڵک پاسکیل بەکاربێنرێت چی بکرێت کەمە بە کەلتور بکرێت بەڵێ ئێمە گروپێکین لە 2016 تقریبان توانیمانە گەشە بە گروپەکەی خۆمان بین و زۆر هەوڵمانە پێش بچێمان زۆر سازداوە ئیتر لە نامێسمە ناوتەفاسیلی پاسکیلی شاخانەوە تەوەرێکی تر و بابەتێکی ترە و ئێمە هەمیشە چالاکی و مەراسیممان ڕاگەیانووە ئەگەر ئەوانەی پێش خۆشم کە دیار بوون لە بواری پاسکیلە من خۆم فکرەیەکی ئەوەم هەیە کە بتوانم پرۆژێ ڕاگەێنم لە ڕێگەی وەزارەتی هاتوچۆ لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە لە ڕێگەی وەزارەت و لایەنانەی کە پەیوەندیان بە بوارەکەەوە هەیە بتوانن پشتگیریم بکەن بەوەی کە پاسکیل ببێت بە هۆکارێک بۆ گواستنەوەی هەر کەسێک بۆ خۆی بچێت بۆ سەرکارەکەی ئەم پرۆژەیە چۆنە قسەی لەسەر بکرێت بەڵێ یانی تا ئێستا پێشکەشت کردووە پرۆژەکە لە چاستێکایە بەکێتیاوە چۆن کارت لەسەر کردووە لە ڕاستیا پرۆژەکە تازەیە ئەشتا لە ینی فکرێ و تەنها لە فکری خۆماماوەتەوە و چۆن دەست پێکەم و چۆن دەست پێ نەکەم بەڵام بە ناشکوری خوا نەبێ خۆ ئەم ماوەیە ئەوەی بە کۆمەڵێک نەهامەتی تێپەڕین ڤایرۆسی کۆرۆنا و ئیتر قەیران و ینی لە هەر کەسێک ئەم بابەتە بوروژێنی بەڕاستی کولفەیەکی زۆری ئەوێ ئاسان نییە تۆ بە تایبەتێر بە نمونە بیر لەوە بکەرەوە لەسەر جادەکانمان ڕێگەیەک بۆ پاسکی تەرخانکە کە هەموو جادەیەک بەشی ڕێڕێی پاسکیلی خۆی هەبێ ئێمە باڕەخنێکیشە بۆ حکوومەت بۆی کە جادەکانمان خۆیان بۆ سیارە هەشتا مەزبوط نین جات و ئێستەوەرە ڕێگەی پاسکیلیش بکەیتەوانێت کە بە کولفەیەکی خەیاڵی ئەویش تەرتیب هەبێ ئەم ساڵ پێم وابێ فستیڤاڵ هیچ پێشبڕکێک ئەنجام نەدرا بە ساڵی پار ئەنجام درا و جەنابی یەکەم بوویت پێم وابێ بەڵێ بەڵێ تۆ زەباسی ئەوان بۆ بکەی پێم وابێ
برینداریش بوو کاک جەلال لە بستی معلوماتان لایە وەڵا ئەو پێشبڕکێ شاخەوانی بوو شاخەوانی جیا لەگەڵ پاسکی سواری لەسەر قیر و سەر شەقامەکان کە مەبەستی تایبەتی تری هەیە ئەو پێشبڕکێ خۆشبەختانە 2010 بوو کرا مانگی 12 تر ڕاستە من یەکەم بووم بە ئازیەتێکی زۆرم خوارد سەبارەت بۆی کە بۆ ئەم ساڵ نەکراوە وەکو هەممان ئەزانین زۆر ئەمە گرفتی کۆرۆنا هەموو شتێکی لێ مەتاڵ کرد ینی هەر قەر هەر شتێک ببێتە هۆی قەرەباڵغی و کۆبوونەوە ئەگەر ئەبێ خۆمان سەرەتا پابند نابێت چالاکیەکتان ئەمڕۆ دەبێ پێم وایە بەڵێ ئینشەڵا ئەمڕۆ چالاکیەکمانە بێت لە بەردەم باخی گشتی ئینشەڵا گروپەکان ئامادە بن ئەوە شەکەوێتە سەر ئەوەی تاچەند ئەو ڕێڕە و شەقامە ئامادە بێ بۆ چالاکیە شێدەخەنێ وەکو یاریزانانی پاسکیل سواری گرفتان چییە هەم لە ناو نادیەکانتان هەم لەسەر شەقام لە شارەکانەوەی کەەوە زیاتر لە پاسکیل شارەزان گرفتی شەقامەکانی ئێمە گرفتی یاریزانەکانمان لە چیایە لە پاسکیل سواریە بەڵێ لە ناو نادیەکانە خۆی کێشە زۆر نییە بەڵام لەسەر شەقامەکان لە کاتی چالاکیکردنە بەڕاستی گرفتمان زۆرە بۆ نمونە ڕۆی بە جادەیە کاتۆ خەریکی وەرزشی خۆتی لەو لە شۆفێرە بەڕێزەکان یعنی ئەوەکو گلەیەکیش بێ بۆ ئەوان جاریاتۆ خەریکی ڕاضی خۆتی لە پڕ هۆڕن بۆ لێیان یان فولایت لێن ئەترسێنن بەڕاستی یان شەقامەکان بەڕاستی واداننراوە جیان نەکراوەتەوە بۆ پاسکیل سواری ئێمە مەجبورین هەر لەسەر جادەی شەستی بۆ نمونەیان دەرەوەی شار بێ پاسکیل سواری خۆمانەکەی زۆر باشە خاتو شیدا تۆ لە ناو ئافرەتانای زیاتر چۆن باسی ئەوە دەکرێت کە بەڕێستان وەکو پاسکی سوارێک بەشدارە بنیان ڕخنە لێ ناگرن و تا چەند ئافرەتان گرنگی بەم بوارە دەدەن و حەزیان پێ کە ئەوانیش بۆ هەمان شوی تۆ بەشدار بن لە پاسکی سواریدا خۆی لە سەرەتا ڕخنە زۆر بوو ئەوە چۆنە بێ پاسکیل سواری بۆ ئافرەت نابێ و ناگونجێ بەڵام ئێستا هەستەکەم خەڵک کراوەترە خەڵک زیاتر هەستەکە من وەرزشەکەم بەڕاستی خەڵک زیاتر یعنی پێی خۆشە حەزەکە بێتە بوارەکەەوە لە نزیکەکانی خۆم حەزەکەن پاسکیل بکڕن لەگەڵ منە دەرچوون و شت بکەن وەرزشەکە بکەن ئەمەوێت زیاتر باس لەو گرفتانە بکەیت لەسەر شەقامەکان ڕوبەڕووی پاسکیل سواران دەبنەوە بە تایبەتی ڕوبەڕووی پاسکیل سواری ئافرەتە بێتەوە پێویست دەکات بۆ نمونە پاسکیل سواری ئافرەتی شوێنێکی تایبەتی بۆ دیاری بکرێت یا هەر بە شێوازێکی گشتی بەڵام ئەوە دەبێت کۆمەلگایەکە قبوڵی ئەوە بکە ئافرەتیش پاسکیل لێ بخۆڕێت بەڵام خۆی کۆمەلگا بێ یەکەم جار ڕێگەوبات و دوای ئەوەش بەڕای من پێویست ناکە شوێن جیا بکرێتەوە بۆ ئافرەت ئافرەتی ژۆک و پیا و قەیچێکە با لێ خۆڕە لەسەر جادەکان بەڵام کۆمەلگاکەمان ڕێگەبات باشترەوە توانج و قسەی نەشیا و نەکرێت بەرامبەر بە ئافرەتانش فەرقی چیە وەکو پیا و یان ڕاضەکە ئەکەن و تاو ژماری بەشدابوونی ئافرەت زیاتر بووە خۆی هەیە بڵین ئافرەتمان هەیە لە پاسکیل سواریە بەڵام لە گروپەکەی ئێمە بەس خۆم زۆر باش کاک فەرهاد چەند جۆر پاسکیلمان هەیە چکۆ ئێستا زیاتر خەڵکێکی ئاسایی چ جۆرە پاسکیلێک دەکڕێت بۆی کە بەکاری بێنە لە ژیانی ڕۆژانەیە و یاریزانانی پاسکیل سواری چ جۆرە پاسکیلێک زیاتر بەکاردێنن بەڵێ پاسکی سواری وەکومانەزانین جۆری زۆرە ئەو پاسکیلانەی کە خەڵک هاوڵاتێکی سادە بەکارێنێ ئەمە ئەم نمونەی کە لە هێناومانە پاسکیلێکی ئاسایی بۆ هەموو کەسێکە بێ یعنی نوعەتەکەی سیباقە بۆ سەر شەقامە بێ بۆ سەر خۆڵ نابێ لەبڕێت حەزمی تایەکەی ینی چۆن دەڵێ ئەگەر شارەزایی سیارەوە هەبێت پێڵەن گۆشتەکەی گۆشت کەوڵەکەی پاسکیلیکەمانەیە ئەو گۆشتەی زۆرە پانە ینی وا دروستکراوە بەرگەی خۆڵ و سەختی شاخ و دەشت و سەرخۆڵ بگرێ بەگشتی نوعەتیشی زۆرە لە ڕووی شەریکەوە ینی سکۆتمانەیە داوەستە تەنها بە تایەکانیەوە یا لاشەکەشی کاریگەری هەیە جۆری پاسکیلەکان ئێستا ئەم پاسکیلانی سەر شەقام هەتاکو کێشان سوکتر بێ باشە ینی لە مادەی کاربۆن دروستەکرێت هەیانە لە ئەلەمنیۆم هەشیانە لە ئاسن جا کاربۆنەکە لە هەمویان سوکترە و لە هەمووشان تۆکمەترە قاڵب بە لەحیم و لەحیمکاریتیانە ئەلەمنیۆم چێشی سووکە لە ئاسن سوکترە بەس لە کاربۆن سوکتر نییە ئەویش یەکێکە لە پاسکیلانی کە بە ڕێژەیەکی زۆر لە بازاڕ هەیە کاربۆنەکە بە حکمی گرانی نرخەکەی کەمترە زیاتر یاریزانە پیشەگەرەکان بەکارێنن چونکە تۆکمێ و بەرگەی زۆر ئەگرێ کاک فەرهاد جۆرە پاسکیلێکەیە کە لە تەلەڤیزیۆنەکان هەمومان بینیمانە بەسەر ئەم شاخانە بەسەر ئەم بەردانە ڕۆ بچووکی شەی چی لێ نایە ئەمە چ جۆرە پاسکیلێکە
نوعیان ئەوە بە زمانی گوتی پێڵن پاسکیلی فەن ینی نوعەتی وەرزەکەش پێڵن MTV ئەم MTV تەنها بە فەن بەکارێنن بچووکە لەبەرەی کۆنتترۆلی پاسکیلەکە بکات چکە هەموو پاسکلێکی بەرز تۆ دوو تای گەورەی پێوەیە بە ئاسانی ئەو جەمپ و باز و شتەی پێ ناکرێ ئەمەوەکو ئەو نوعەتی کە تۆ باسیەکەی ئەتا بچووک بێ باشتر کۆنتترۆلێکە ئەو کوی بینین جەمپەکە ئەو شێوەیە ینی زۆر نوعی تریش هەشە لە شاخێتە خوارەوە ئەویان حەزمی 26 لە عالەمە هەر چالاکی وەتەن ئەنجام نەداوە لە کوردستانە لە کوردستانە ئەو نوعی جەمپ و جەمکاریە لە ڕاستیە زۆر کەمە بەس لە بەغداد مەجموعەیەک پێیا بوون ینی زۆر شتی جوانەگەن لێرە ژەمە تازە دەستمان پێکردووە حالیان لە قولەی ڕیسی کە ناوچەیەشی وەکو شوێنێکی سەیران وایە خەریکی دانانی ڕەمپاین بۆ جەمپ و جەمپکاری زۆر باشە ئەو دیمەی لەسەر شاشە دەیبینین پاسکی سواریە لەرێمی کوردستانە چی بکرێت بۆی کە بەو شێوازە پرەی پێ بدرێت دەبێت حکوومەت داوکارتان یاخود کۆمپانیایە کەسێک کە سپۆسەر تا بکات و ئێوەش بتوان کارەکانتان ئەنجام بدەن بەڵێ لە ڕاستیاوە کە بینین هەموو ساڵەیە پێشبڕکێمان کردووە ئەم ساڵ دیسانەوە باسی کرۆ ناگاتە پێشەوە بەڵام لە کوردستانە بەجددی بە تایبەتی سلێمانی ئەبێ یعنی ئەبێ سواڵێکی زۆر بکەیت بە کورتیەکەی بپارڕێتەوە کەسێک سپۆنسەری بکە کاکە ئەم پێشبڕکێمان پێویستی بە سپۆنسەرێکە لەگەڵەوەی کە خۆشی ئیسفادەیەکی لە سپۆنسەریەکە دەرەکەوی ئەنی ئێمەش تۆ کۆمەڵێک گەنج کە لە بوارێکی تازەیە خۆیان پێگەیانوە بۆچی نعنی بە 2 میلیۆن 3 میلیۆن تۆ تەواوی پێشبڕکێکە سپۆنسەرەکەیت و دامیەکەی زۆر باشە خەتوشێدا ئاواتی پاسکیل سواری بە تایبەتی یاریزانانی پاسکیل سواری چییە بۆ نمونەیە سەوانەی کە لە بابەتەکانی هونەری بەرگری و ئەمانە یاری دەکەن پلەکان ببڕن دەچنە پێشبڕکێ جیهانیەکانەوە ئایا ئاستی یاریزانانی ئێمە چۆنە ئاستی خۆتان چۆنەوە بەم شێوازە پێشبڕکی هەیە لە ئاستی یاریێمی کوردستان و عێراقیەوە بتوان پلەکان ببڕن بگەنە ئاستی پێشبڕکەی جیهانیەکان بەڵێ خۆی پاسکیل سوار هەر دایم ئاواتی ئەوەیە بەرەو پێش بڕوا و لە پێشبڕکەکانە بەشداری بکە ئەگەر سەرکەوتنی ئەو تۆش بەدەستنێنێ بەشداریکردنی لە هی پێشبڕکەیەکی جیهانی زۆر زۆر گرنگە بۆ ئەو و پاسکیل سواری سەرکێشیە بەڕاستی ئەگەر بتانی بەشدار بیت خۆشیشە بۆ نمونە تۆ لە لێرە بتانی ئاستێکی زۆر بەدەستبێنی دوای بتانی بچی بۆ جیهان لە جیهانە بەشداری پێشبڕکێ بکەی ئەوە ئاواتی وابزانام هەموو پاسکیل سوارەکە کەواتە ئێوە زیاتر کە یاریزانن یاریزانی سورعەتن یان هەناسەی باش و مەودای درێژ خۆی بەڕاستی یاریزانی سورعەتین بەڵام مەودا درێژیش ئەوە شتێکی زۆر خۆشە ئەنجامیشمانداوە زۆر جار یاریزان پێوەستە بە توانای خۆیەوە یا جۆری پاسکیلەکەی وایە هەموو یاریزانی نادیەکان هەمووتان یەک جۆر پاسکیلتان پێ لەوەی کە سورعەتەکەش بە دڵنیاییەوە پێوەستە بە جۆری پاسکیلەکە یەکەم جار پاسکیلەکەت ئەبێ لیاقی خۆت ئەو بەتەکید زۆر 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 مهمە بەڵام پاسکیلەکەشە دەگەر پاسکیلێکی باش و تۆکمە نەبێت ناتوانانی ئەو توانای خۆ دەرخەی ئێوە هەمووتان یەک پاسکیلتان پێوە یەک جۆر پاسکیلتان نەخێر هەرێکە و جۆرێکی پێ نادی هیچ هاوکاریتان دەکات لە ڕووی پێداویستیەکانەوە نەخێر تا ئێستا هەر خۆمان کەواتەگەر لە پێشبڕکەیەکە تۆ دوابکەوی گرفت ڕەنگە گیرفانی خۆت بێ نەتوانی بێ پاسکیلێکی باش وانە بۆچی لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتان ناکەن بۆچی نادی یا خۆت بەگشتی ئەو یەکێتی کە هەیەکێتی وەرچیەکان بۆچی هاوکارتان ناکەن خۆی وابزانام هەموو لایەنە وەرزشیەکان ئەو کێشانەیە حکومەت هاوکار نییە ئەبێ خۆت لەسەر گیرفانی خۆت بەرەو پێش بڕۆی ئەگەر نەتوانیت ئەوە تۆ دواکەوتیت کاکفرەت دەمێت زیاتر لەسەر ئەم پرسیارژانی بۆ تۆ بێ زیاتر قسەی لەسەر بکەیت هەمووکو ڕاهێنەرێک هەمووکو پاسکیل سوارێک بۆچی ینی ئێوە هیچ ئاوڕێکتان لێ نادرێتەوە بۆچی یەکێتیە وەرزشیەکان بەم شێوازە پاسکیل سواری فەرامۆش دەکەن لە کاتێکە یاریزانی باشمانەیە ڕانەری باشمانەیە وایە ئاستی ڕاهێنەر و یاریزانانمانەوە هەیە کە لە پێشبڕکەکانی عێراق یاخود دەرەوەی عێراقیش بەشدار بن بەڵێ وڵای وەک ئەبینین لە کوردستانە یعنی پشگیری هیچ وەرزشە ناکرێت ینی بڕۆ سێری هەر لایەنێکی بواری وەرزشەکەی سێری هەر جۆرێکی وەرزشەکەی هەمووی پەچێتی ینی هیچ وەرزشێک پشگیری ناکرێت تا پاسکی سواریش یەکێکە لەو وەرزشانەی کە کولفەیەوێ کە پشگیریی باشی ئەوێ هەر پشگیریەکەش چییە تەنها سازانی ڕێگەیە بۆ ناڵێ ئەم ڕێگەیە بە تایبەتە پاسکی سوار لەسەر شەقامەکان ئەم ڕێگەت بووەکەم و یا ئەگەر مەسەلەی پێشبڕکێ بێ
بڕابکە جادوبانمان زۆر باشە بەڵام بە تایبەتیوانی دەرەوەی شار بۆ پێش بچێ بەڵام سپۆنسەرێکت نییە ینی نەحکومەت حکومت ئەوە هەر ئاور لە وەردەش نایاتەوە نازانم وڵاتە بەجددی بۆچی وایلاتەوە کە وەردەش ئەوە نەپشتگوێ خراوە نادیەکان چی؟ نادیەکان ئەگەر سێرێکی ناو نادیەکانیشکێ ئەوەی مخۆم لە ناو نادیانیم تەنها گروپێکی تۆکمەین سەر بە لیژنەی ئۆلۆمپین ئێستا بە حکومی خۆمان توانیمان بگەین بۆ پلێ و گروپەکەمان وا پێگەیان تایبەتی لە ڕووی شاخەوە بڕۆ لە لیژنەی ئۆلۆمپیان لە حکومەت بپرسە بڵێ من پێویستم بەو نەپارەیە ئەمێ ئەم ورسە بگەێنم بەم ئاستا ئەمێ پێشبڕکێک سازکەم ینی ئەڵێ لەوە جواب بشنێنەوە نەک وەڵامێکی شامپێنیە بۆ زۆر باش کاک فەرهاد کەس هەبووە هاوڵاتێک هەبوو بەشدار بێت لەگەڵەوەی ئامانجی تەندروستی بێت زیاتر لەگەڵتان هەزوو وە سوودی لێبینی بێت بۆ منە کەسێک کێشی زیادە و وتێتی با لەگەڵتانە بەشدارم بۆی بتوانم کێشی خۆم دابەزن کەس بووە زۆر ماتیایە هەنی لەو بووە هەمانە تەنها بۆ ئەوەی توانایکی باشێ بێت لە ڕاضیا بۆ ماوە بڕین بۆ چەند خۆم زۆر گەشتی دوورم ئەنجامدای چەک لەو گەشتانم چون بۆ کوونەماسی بە باسکیل لەسەر سنارەوە ینی ئەمە بە هەموو کەسێ ناگرێت بەڵام تیامانایە تەنها بۆ ئەم چواردەوری خۆمان لەگەڵمانایە ینی بەتەمەند بەتەمەنە بە هەیکەل ماشەڵایکەلێکی گەورەی هەیە لە شێ ساغ بێ تیامانە لە ئافرەتیشمانتیا و لە پیاویشمانتیایە لەو تەمەنەیە زۆر باش خاتو شێدا وەکو ئافرەتێک چی دەستکەوتووە لە پاسکیل سواریە تەندروستێکی باش یەکەم دووەمینیش کێشم زۆر دابەزاندووە بەهۆی پاسکیل سوارێکەمەوە هەم پاسکیل سواری وەکووەوەها یعنی خۆشیێکی لێوەرەگری بەڕاستی خۆشیە اینجا دەرکەوتنێکیشە بەڕاستی بۆ تۆ بەرەو پێشچوونێکە لە ناو کۆمەڵگاکەتە نەبووتە کێشە و گرفتێکە بۆ پێی خانمی ماڵەوەی تو لەگەڵ ئیشەکانی ماڵەوە گونجاندە بۆ کردووە خۆی هەنێک جار وڵا کێشم بۆ درسە بە حکومیەوەی دوو مناڵیشم هەیە بەڵام باشە هاوسەرەکەم زۆر هاوکارمە یعنی توانیومە چالێکەکانم ئەنجام هەردووکیان پاسکیل سوار حەسەب منداڵەکانیش پاسکیلیانی هەیە بەڵێ بێگومان هەر لە بچووکیەوە بۆم کڕیان مەتێستا ئەوانش دەبێت بە پاسکیل سوار و یاریزان وەمانە دەرچن بێگومان ئینشاڵڵا دەمەوێت بزانم دوایین قسەت یاخۆت ئایا ڕوبەڕووی لە یەکێتیە وەرزشیەکانە یاخۆت دوایین ئاواتی خۆت لە بابەتی پاسکیل سواری یا پەیامت بۆ ئافرەتان کە پاسکیل سواریش دەتوانن وەکو وەرزشێکی باش بەکاربێنن خۆ یەکەم جار هیوادارم کۆمەڵگاکەمان قبوڵمان بکا کە ئێمە وەرزشوانین و دووەمیش هیوادارم ئافرەتان زیاتر بێنە بوارەکە و لیژنەکانیش ئۆلۆمپیەکانیش هەمووی بتوان نادیەکان یارمەتیمان بن و سپۆنسەرمان بکەن بۆ چالاکیەکانمان زۆر باش کاک فەرهاد پەیامێکت دێ وەڵا پەیامی من ئەوەیە کە یەکەم بۆ هاوڵاتیان بەڕاستی پاسکی سواری ئێمە ئەزانین لە ڕووی دەرونیەوە چەندێک مرتاحتەگە ینی ئەوەی کە پاسکی سواری بینێ بە تایبەتی کە گەشتێکی دەرەوەی شارەکە هیچ کاتێک لە سیارەیەەکە لە هیچ ئالەتێکی گواستنەوەیە تۆ ئەوە نبینی و داوا لە حکومەت دەگەم کە سپۆنسەری ئەم جۆرە وەرزشانە بکە بە تایبەتی وەرزشی پاسکی سواری کە لە ئێستا بەمان دەرکە و پاسکی لەشێکە لەو هۆکارانەی کە زۆر پێویستە بۆ ئێمە لە تەنگانی قەرەنتینەیە فریاتەکەوێ بزەفت لە کەرەنتینەیە لە شتێکی لەو بابەتەیە ئیسفادێکی زۆریە خۆشببختانە ئێستا ئەبینین لەسەر شەقامەکان بە کچوو بە کوڕ و ینی من زۆرم پێخۆشە کە ئەبینم گەورە بچووک هەمووی بەکارێنە ینی وای لێ هاو ناچاربی ئێستا ئەزانن کە پاسکیل پێویستە جاران یانوت خۆ مناڵیت زۆر باشە زۆر بە کورتی یا بە خێرایی پێم بڵێ ئەوانەی کە بەس بۆ خۆشی و تەرفیهی و ڕەنگە وەرزشێک دەیانەوێت پاسکیل سواری بکەن چه جۆرە پاسکیلێک بکڕن پاسکیلی داون هێڵ بۆ ئەوان نابێت لەبەرەوەی کێشێکی قورسی هەیە پاسکیلێکی لەم شێوەیە کە پێڵێن پاسکیلی سەر خیر سیباقیشی پێڵێن پاسکیلی ترمان هەیە پێڵێن سکۆت ئیتر جاینمان هەیە پاسکیلێکیشمان هەیە نەزانم زۆرجار پێڵێن پیرانەیە شتێکی وایە تۆزە پیرەکان و بەتەمەنەکان لێ بەڵێ ئەوە شکڵێکی هینی هەیە ڕاستیە زانستیەکەی نازانم ببورن ئەوە زیاتر خەڵک بەکارێنە بۆ ناو بازاڕ ینی مەنتیقەکانی دەرەوەی شار زۆرن بە تایبەتی منتیقەی سەیساق وەزبەیەکی زۆر لەو شکڵی هەیە زۆر سوک و خۆشیشن ینی کۆنتترۆلێکی مسەیتەری بەسەریە وەزەم ئانە تۆزە ئەیکەلیان بەرزە گرنگۆیە پاسکیل لێ بخۆڕن گرنگە پاسکیل لێ بخڕن یەکشتی تری شەیە زۆر گرنگە ببورن ئەوانەی کە پاسکیل سواریەکەن ئەگەر ئاسایی بڵین هەر پاسکی سواری ئاسایش بن پارێزەرەکان بەکاربێنن کڵاو دەستکێش عینەک و ئەژنۆ ئانیشک ئەوانە بۆی پارێزگاری لە خۆیان بکەن لە کاتی کەوتن و پێکانە
بتوانن يعني هیچ کەوتوی خۆت؟ وڵی من یەک دوو جار کەوتم بەڵێ سارەژ لێ یاوم جارێک ماویەتی زۆر سپاس بۆ کاکفراد و شێداخانە دووشان لە کاکفراد ڕایەنەری پاسکی سواری و خات و شێدا یاریزانی پاسکی سواری زۆر سپاس بینەرانی عزیز دەچینە لای زانیاریی کورد لەسەر دووپشک و بە تایبەتی ئەگەرات و دووپشک پێوەیدان ئەو ڕێکارانە چین دەبێ بیانگرینە بەر تاو کاتیەگەینە بنکەیەکی تەندروستی. چەند زانیاریەک لەسەر دووپشک و پێوەدانی دووپشک. دووپشک 8 پێی هەیە و بە شەوانە بە شوێن خۆراکدا دەگەڕێت. 750,000 جۆر دووپشک هەیە و تەنها 25 جۆریان مەترسیدارن. لا تایبەتمەندیە سەرنجڕاکێشەکانی دووپشک ئەوەیە دەتوانێت بەبێ ئاو خۆراک بژی. دەتوانێت بۆ ماوەی مانگێک لە ناو بەفردا بژی و بەرگەی بەرزی 50 پلەی گەرمیش بگرێت. خاوەنی 6 بۆ 12 چاوە و دەتوانێت ڕۆشنایی و تاریکی لێک جیا بکاتەوە. گوێ نییە و نابیستێت، بەڵام بەهۆی لەرینەوەی دەزوولەکانی سەرقاچەکانی هەست بە بیستن دەکات. لە کاتی پێوەدانی دووپشکدا چی بکرێت باشە؟ سەرەتا هەوڵ بدە شوێنی پێوەدانەکە بزانیت. شوێنی پێوەدانەکە دەست بەجێ بە ئاوی سارد و سابوون بشۆ بۆ ئەوەی هیچ نەبێت ئەو ژەهرەی لە دەوروبەری پێوەدانەکەیە نەمێنێت و بڵاو نەبێتەوە بە هەموو لەشدا. پێوەدرا و هێمن و لەسەر خۆ بێت و نەشڵەژێت. مەهێڵە قەرەباڵەخی و دەنگەدەنگ لەسەر کەسی پێوەدرا و دروست بکەن بۆ ئەوەی لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز نەبێتەوە، چونکە تا لێدانی دڵ و فشاری خوێنی بەرز بێتەوە ئەوە بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا خێراتر دەبێت. خواردنی شیر باشترین شتە لە کاتی پێوەدانی دووپشک، چونکە دژە ژەهرە و کەسەکە ئەڕشێنێتەوە. بەو هۆیەوە ژەهر ناگاتە نزیک دڵی و زۆر سەلامەتە بێ. هەوڵ بدە نەهێڵیت کەسە پێوەدراوەکە زۆر بجوڵێتەوە، چونکە تا زیاتر بجوڵێت خێرایی بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشیدا زیاتر دەکات. پارچەیەک سەهۆڵ بخرێتە سەر شوێنی پێوەدانەکە و بۆ ماوەی 10 خولەک لەسەری دای بنێت. هەر 5 خولەک جارێک ئەوە دووبارە بکرێتەوە. ئەگەر شوێنی پێوەدانەکە دەستت بوو بە هیچ شێوەیەک دەستت بەرز نەکەیتەوە، بە تایبەت بۆ ئاستی سەرەوەی دڵ، چونکە ئەوەش بڵاوبوونەوەی ژەهرەکە لە لەشدا خێراتر دەکات. لە زووترین کاتدا کەسی نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە بکرێت. مناڵ و بەتەمەن ئەو کەسانن زیاتر مەترسیان لەسرە. لە کاتی پێوەدانی دووپشکدا دەتوانیت هێلکەیەک بە ساغی بخەیتە سەر شوێنی پێوەدانی دووپشکەکە و بۆ ماوەی 5 خولەک هێلکەکە لەو شوێنەدا ئەمدی و ئەودیوی پێ بکە. لە پاش 5 خولەکەکە هێلکەکە بشکێنە زەردێنەکە بەهۆی هەڵمژینی ژەهرەکەەوە ڕەنگی ڕەش دەبێت. بینەرانی عزیز وەک دەزانن چەند ڕۆژێکە ناڕزایی لە شەقامەکاندا هەیە بۆی کە قەدەغی هاتوو چۆڕاگەێنا و دووبارە هەوڵاتیان حکوومەت دەویست کەرەنتینە بکرێن. ناڕزایەکی زۆر لە شەقامەکاندا ڕوویدا و خۆپشاندان لە چەندین شار و شارۆچکە هاتە ئاراوە و زۆرن ئەو کەسانی کە لە خۆپشاندانەکاندا لە مەراسیمەکاندا شعر و تەنز دەربارەی حکوومەت دەڵێن وە بۆ قسەکردن لەسەرم بابەتە و میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەیش کە تەنز بێژەوەکو پێ بڵین وە شاعیرە لە زۆربەی خۆپشاندانەکان و هەل لە سەرای ئازادیەوە تا ئێستاژەر بەردەوامە لە تەنز و شعرەکانی دژ بە ناڕەزایەتیەکان لە هەرێمی کوردستاندا. ئەویش زۆر بەڕێز کاک بەهادینە. کاک بەهادین زۆر سپاس بۆەوەی میوانی بەرنامەکەمان بووین. زۆر بەخێر موفق بن یاخوا چاوت ئاماجەکەم. دەستان خۆش بێت. زۆر سپاس. پێشوەی کە بچینە سەر بابەتی تەنز و شارەکانت. کاک بەهادینی سەرای ئازادی تەڵەن لە سەرای ئازادیەوە دەرکەوتی. زیاتر لە سەرای ئازادی. چۆن بوو لە سەرای ئازادیەوە دەرکەوتی؟ پێشتر پێم وایە لە دەرەوەی وڵات بوو، چۆن بووی گەڕایەتەوە؟ من سەلام عەلەیکوم جارێ پێشێکی بسمیلا زۆر زۆر سوپاسانەکەم بۆم دەرفەتە. ئەڵبەتە دوو سێ جاری تریش ویستراوە کە لێرەوە لەم شوێنە جوانەیەوە قسە بکرێ لەسەر مەجموعەیە باس بەڕاستەکەی بۆم نەکراوە بە داوای لێبوردنەوە زۆر زۆر داوای لێبوردنەکەم موفق بوون یاخوا چاوتان ماجەکەم. بەڕاستەکەی من
10 ساڵ لە بەریتانیا بووم ینی ساڵانێکی زۆر دێژایم پێشتر هەرچێک بوو بێ لە کوردستانە بینی ومانە وەزعەکە و خەڵکێکی زۆر لەبەر فەقیری و داماوی و ئەوەی کە کەسوکاری وەزعی خراپ بوو لە ساڵی نەوەکانە هەموو کەسێکیش قوبوڵی بوو بەڕاستەکەی وەزعەکەی قوبوڵ بوو چونکە لە دەسەڵاتی کەسانە بوو ئەو وەزعی ساڵی نەوەکان لە دەسەڵاتی کەسانە بوو نە لە دەسەڵاتی ئەمانە بوو نە لە دەسەڵاتی خەڵکا بوو یان لە دەسەڵاتی هیچ کەسێکانە بوو بەزێسا لە دەسەڵاتدایە ینی لە دەسەڵاتی چاکردنا هەیە ئەو سات لە دەسەڵاتی چاکردنا نەبوو کەس نەیەتوانی چاکە جا لەبەرەوە خەڵکێکی زۆری وەک من ڕۆشت بۆ ئەوروپا بۆی توانێ یارمەتی کەسوکارەکەی خۆی بالێرە ئیتر ئەوی ڕاستی بێ منیش وەکو ئەو خەڵکەی کە ڕۆشتین بە ئەوروپا 10 ساڵێک لە بەریتانیا بووم لە دوای 10 ساڵەکە گوایەکە لە کوردستانە گۆڕانکاریێتە پێشەوە و وەزع باش بووە و خەڵک وەزعی باشەوەمانە وەکو من و هەزارهای وەکو من بە تایبەتی لە بەریتانیاوە زۆربەی زۆرمان گەڕاینەوە ئیقامەتانە بوو بەڵێ زۆربەی زۆرمان گەڕاینەوە زۆری حتا جنسێشی پێ بوو تێگەی گەڕایەوە بەدایمی گەڕایەوە بەس کە وەزعەکە لێرە تێکچوو لە 2012 و 13 و 14 سەش زۆربەی زۆری برادەرەکان لە ناوبازارە جنسێشیان بێ و ناشگەڕێنەوە هەر لە ناوبازارە ئیشەکەن لە هەر لەو ڕیزەی منە دوانسانێکی دایە ڕۆژانەیەن بەلامدانێکیان هەیە بۆلام فەقیراری ئیشیشی نییە لەم وڵاتەیە ئیشی ناگە ناڕاتەوە لە بەرەی مامناڵیانەیە خاڵی کاک بابی بەچیەوە سەرقاڵی ئێستا من ئێستا سەوڵە فرۆشم باشە لە بەریتانیاوە بگەڕێتەوە بۆ ساڵ فرۆشتن لە هەرێمی کوردستان ئەزانیت چۆن جالاجیان کە من لە بەریتانیا گەڕاومەتەوە ئەو وەختە کە گەڕامەوە من لێرە لە کۆمپانیایەکی نەوت ئیشمە کرد باشە مانگی $2350 وەرەگرت 2350 23 وەرەقە و نیوم وەرەگرت مانگانە باشە متەرجم بووم لێ متەرجم بووم بەشی کۆمەڵایەتیش بووم هەڵبەتە خەڵکی ئەو دەڤەری بازیان و باینجان و ئەڵاقولی و ویترە و گەورە دێ و ئەمانە و شیلەخانەمانە هەمووی ئەزانن بەڵێ لە کۆمپانیان نەوت بووم ئەزانم چونکە لێوێش بەدەمی خۆم لە یارمەتی زۆر خەڵکم ماوە لە مەنتیقە پیرەمەگرون و سووسیەوانە چونکە قەت حەزم نەکردووە خەڵک زەرەری بەرکەوێ باشە یعنی لەو مەنتیقەیە بووم بەدەمی خۆم نەبێت لە هەموو کارمەندەکانی ئەو کۆمپانیای نەوتە باشتر بووم بۆ خەڵکەکە خەڵکەکە زۆر خۆشەویستم ماڵیان ئاوا بێ زۆر مەمنونیانم موفق من یاخۆخوا پاداش ناماتەوە وەڵی ئیتر ڕاستەکەی ئاوا بوو ئیتر کە سەرای ئازادی دروست بوو حەڤەی شوبات هەڵبەتە من نەچووم وەکو پشگیری بوو حەڤەی شوبات پشگیریە بوو بۆ میسر و ئەوانە و ئیتر دوایی ئەو بوو بە بەردەمی لەقی چوارە ڕۆشت بوون ئەو شەڕشتەی لێکەوتووە بەڕاستەکەی من کە خوێن ڕژای تر ینی تەحملم ناکرد چونکە من ئەمزانی چی ئەگوزەرێ باشە خەڵکێکی زۆر بێ ئیشە پارێکی زۆرێتە ئەم وڵاتەوە ینی تۆ داهاتێکی زۆر ئێمە خۆم لە کۆمپانیای نەوت بووم داهاتێکی پێزگار زۆر ڕۆژێکیان زۆر سەرتان نەهشێنم ڕۆژێکیان لە بازیان وەستا بووین مانیجەرێکمە بوو ناوی ستیڤ بوو ستیڤ منی زۆر خۆشەویست هەتا ئەو ڕۆژەی کە دەریشترام لەلایەن ئاسایشەوە هاتنەوەمانە ستیڤ ینی زۆر دیفاعیشی لێکردم دیفاعی زۆری لێکردم کە ئەمە وا کوڕی چاکەمانە یان شتیوانیە نابێشکە یا کۆمپانیاکە یا ئەم کوڕە نابێشکە ینی کۆمپانیاکە دەری نەکردی کۆمپانیا دەری نەکردم ئاسایش هات ناوێتیان نابێت تۆ شتەی تۆ مانگی 20 وەرەقە وەرەگری بۆ قسە بە حکومە دەڵێ منیش تۆ مەڵا 23 وەرەقە نیومێ باوەڕم پێ بکات ینی ئەندام مەڵبەندێک ئەندام لقێک ئالێرەوە جوان چاویان لێبێت ئەندام مەڵبەندێک و ئەندام لقێک ڕۆشتن بەنزینی عادی نۆرماڵەکان تێکرد بە 1200 سۆبەر بە 1450 بوو من بە بەلاش 120 لیترم تێکرد تێگەی چونکە لە کۆمپانیا خۆمان لاما بوو سۆبەریشمان لا بوو تێگەی یانیەوە نەبێ من ژیانم ناخۆش بوو بێ کە چوومەتە سەرای ئازادی من بۆ پشتگیری ئەو خەڵکە چووم یانی تۆ کابرایە نانی نییە وەکو وا مناڵەکەی خۆ تۆ حکوومەت بووی باوشی کاکە مناڵەکەی خۆ نانی نەیتێ وەکو نانی نایتێ ئەگەر بڵێ باوە نانمان نەماوە تۆ بێ بەسەر و گوێ و دەستکەی بە لێیانی و بیکوژی و ئەتە تۆ بۆ پشگیریکردنی خەڵکو من هەتا سەر ئێسقان ئەگەر نانی نەبێ بیخۆم پێ لێ پەشەمان نیم لێ یەک سانەی ئەوەی کە پشگیری و خەڵکم کردووە لێ پەشەمان نیم قەتیش یعنی پشت لە میلەتی خۆمان ناکەم ئەیبترین شت ئەوەی ئینسان پشت لە میلەتی خۆیکە یعنی میلەتێکە بەڕاستیەکەی دوێنێ لە شوێنێک ئەڵەم ماشەڵاڵی مەڕی عەرەبی زۆر فەقیرن کاکە وەڵڵاهی میلەتی کورد قەسەم بەخوا یعنی ئەوەی کە میلەتی کورد قبوڵیەکە لەمانە و لە یعنی دەمانەی قوبڵ کردووە یعنی لە هیچ شوێنێکا قوبڵ ناکرێت لە هیچ جێگە
دیارە زانیمان ژیانی خۆت چۆنەوە دەستپێکە چۆن هاتیتە ناو بابەتی تەنز و شیعرەکەەوە دەمەوێت ئێستا نوێترین شیعرت یا تەنزت کە بۆ پشتیوانی ناڕەزاییەکان بەرامبەر بە دەسەڵاتێکی ستەمکار وتوتە نوێترین نا بگەڕێنەوە بۆ شعرێکی تر تەنز زۆرە وڵای تەنز زۆرە بەس حەزەکەم شعرێکە من دوێنێ خۆیەکە 20 ساڵ پێش ئێستاش نووسی بێت هەر شمولی ئێستاکەوە بەتاکید موفق بوون یاخۆڵایی من ڕاستەکەی ئەوەی ڕاستی بێت لە دوکانەوە هاتووم هیچ لێنا لەگە خۆماوەکو دەفتەر بەڵامەوەی کە لەبەرمە شتێکدان هەر بوو وەڵێم ئینشاڵڵا بە تایبەتی لەسەرەوە شەڕەبەردەی دوێنێ چونکە من لە ساسە نە لەگە شەڕەبەردام چونکە من ئەزانم ئەمانە کە ئینسان کوژن و کە مناڵی خەڵک کوژن من ئێستاش ئەو برادرانی لە حەفەی شوباتا کوژراون ئەو کوڕەگەنجانە ینی بەڕاستەکەی ئێستاش ئازارەکەی لە دڵی منایە بۆچی لەسەر ینی لەسەر نەبوونی نان لەسەر نەبوونی بەڕاستێکی لەسەر نەبوونی ئیشێ شتێک ئەو کاتە 2011 خۆ ئیشی زۆر بوو خەڵگەی و ئیش زۆرە و پارە زۆر بۆمانە ئەم مەجموعەیە ینی مەجموعەی خەڵک هەبوو هەر نەبوو ینی نەبوو بوو بەڕاستێکەی ئەو خەڵگەی کە 400 شارەکەم این کردووە لەسەر ئەوان لەسەر ئەو کوژراوانە بە تایبەتی چونکە من لەگە شەڕەبەر دانیم تا سەرێسقان بە شەڕەبەت ئەم مۆزوعە چا نابێ خەڵک بچێت لەبەر دەمی دەرکی سەرایە حتا جادی مۆلەی بۆ خۆیان چوار مشقی دانیشن دوکانارەکان ئازان کەرەنتینەیە کاکە 3 ڕۆژ دانیشن بڵێن کاکە ئەمان لە ڕویان نایە لا مەرکەزی ڕاگەن نێو بڕن چوار مشقی دانیشن وە کاکە لا مەرکەزیمان بۆ ڕاگەن کاکە با پارەی هەمە لە بەغاوە بێ تێگە باخست بە گوزارەکان یعنی ئەمان ئەتوانن کارێ بکەن سلێمانی وا لێ بکەن تێگەی خەڵکی ئەولێر قبوڵی نەکا بڵێ کاکە بوو لە مای 2 ساڵ سلێمانی وای لیاوە تێگەی با پارەی هەمە لە بەغاوە بێ کاکە با یەک لای بینەوە بزانین ئەمان پارەکە نانێرن ئەمان پارەکە نانێرن ئەڵێ من لە وڵاتێکە ئاژیم فی شەک لە وەڵامی بەردە شەق لە بری گوڵ ئەبەخشن لە جێی ڕاستگۆش دز و جەردە ئەبێ ژیان چۆن گوزەرکە شەلاق لە جێی ئازادی بێ گرتن و لێدان و کوشتن هەردەم لە بری شادی بێ وا فێر نەبووین قوربان لەبەرەوە حراممان لەلا حەڵاڵ بێ دەبا لەسەر گەندەڵیتان باخی ژینمان درکوداڵ بێ لە ناو یاسای ئەم وڵاتە وەڵامی ئاشتی کوشتنە ژێردەسەی سەرکردەیەکم مێژووی تێک ڕاخوێن ڕشتنە شەهید دەڵێ وەختێ تفەنگ لە شان مابوو 6 مەخزەنیش لە پشت مابوو وڵاتم هێندە ئازیز بوو وەکو دڵم لە مشت مابوو تێ ئەکۆشان بۆ ئازادی و سەربەسی گەل کوردستانم هێن ئازیز بوو بایەقوش و هەڵە واشە لە بەر چاوم بوو بن بەقەل بنبەرد بندار پڕ بوو لە ڕۆڵی ستەمدیدەی ڕوت و هەژار بۆ خۆشبەختی کە سوکاریان سەدانیان لێدرا لەدار بەڵام ئێستا بەداخەوە هەزاران جار چەند بێشەرمن چەندە پۆخەڵ و بۆگەنن بە مامە هەمە و کا عوسمان و داچی کاوە پێکەنن لە پایتەختی ڕۆشنبیری و لە ناو شاری شەهیدانە خوێنی ئاڵی ڕێژوان و سورکێ و سەردەشت شەقامەکان دا ئەپۆشن کە سوکاری حەفەی شوبات دڵپڕخەمن چاوبەگریان و ڕەشپۆشن ئومێد ژینت پڕ ئومێد بوو دڵت پڕخۆزگە و هیوا بوو خۆشەویستی تۆ بۆچی وا بوو ئەمەش ئێستا پرسیار ئەکا باوکم بۆچی نایەتەوە دایکی ڕەشپۆشی قوربەسەر چۆن وەڵامی بداتەوە وەی ڕۆ گەرمیانی ناو گەرمیانم ڕۆ دایکی چاوبەگریانم ڕۆ باوکی جەرگبریانم ڕۆ ئاواتی شەوی قەدرم ڕۆ شەهیدی دەستی غەدرم ڕۆ خوشتی بە بێگەرمیانم ڕۆ تاقانەی ماڵوێرانم ڕۆ ئەم هەموو خوێنەتان ڕشتووە هەزاران کەستان کوشتووە لەکوێن ئەو بێسەر و شوێنانە لەکوێن مێردی ئەو ژنانە وەڵاممان بنەوە وەڵام کافری بێ ئیمانانە ئەو مناڵە ئەگری ئەڵێ لەوەتەی هاتوومەتە دنیاوە من باوکی خۆمم نەدیوە ڕێگەم بەن چاوم پێکەوێ با نەڵێن هیوا هەتیوە هۆسەر کردە بێ هۆشەکان هۆسەرۆگە دڵبەردەکان هۆ پیاو و ژەنامەردەکان ئەمانە گشتکاری ئێوەن لاوەکانی وڵاتی من بۆ تۆڵەسەندن بەڕێوەن دیشی کتێب و ڕۆژنامەن ئێوە دوژمنی پێنووسن سروشتان هەر وایە قوربان هەر بە خوێنان ڕائەمووسن زاڵم و زۆردارن ئێوە مێژوو ڕەش و قێزەونن هێندە دۆستی بۆری و نەوت و پارەن تەنانەت خۆشتان لێونن خۆزگە لە چاوی گەلەوە ساتێ لە خۆتان ئەڕوانی چەند خوێن مژوو ناشرینن ئەو کاتە باش ئەتانزانی با میلەت ڕوو لە ئاسۆ بێ هیوا و داهاتویان گەشت بێ دایمە ڕوو لە ئاسۆ بن تا ناحەزاری نیشتیمان گشت بە جارێ ڕویان ڕەش بێ ئێوە زۆر بەڕێزن زۆر خۆشەویستن وەڵی من بەداخەوە من حەزمە کرد ئەمان وەکو ئەمیرەکانی قەتەر و وەکو حاکمەکانی دووبەی و شاریقە و ئەمانە بژیانایە نازانم ئەگەر دیقەتان نابێ خەڵکێکیان هەیە لەوێ شعر بەسەر حاکمەکانیانە ئەڵێ و ئەمیرەکانیانە ئەڵێ و یعنی من زۆر دیقەتیان هەیەم بەس تایبەتی حاکمی دووبەی و
ئەبوو زەبیەوانە زۆر لە شاعیرەکانیان شعریان بەسەرهاڵێن خۆزگە هەزارەهای وەگو من و هەچی شاعیرمان هەیە شعری بەسەر ئەم مەسوولانەی ئێمە بووتە لەبەر ئەوەی ئەمان وەک حاکمەکانی دوای بژیانایە وەک حاکمی شارقە بژیانایە وەک ئەمیری قەتەر بژیانایە ئێمەش وەکو خەڵکی قەتەر و وەکو خەڵکی دوبەی و وەکو خەڵکی ئەبوو زەبی ئەوانە بژیانایە ئەوان نەوتمانێ ئێمە خۆزگە ئەمان وەگەڵان بژیانایە ڕووی ئەو کەسە ڕژبێ پێوتم بۆ ئاژین زۆر باشە بەس ئێمەش وەکو خەڵکەکەی قەتەر بژیانایە وەکو خەڵکی ئیمارات بژیانایە وەکو خەڵکەی تر بژیانایە کاکە ئەم خەڵکەش مافی هەیە بەشی هەیە یعنی تۆ معقول نییە تۆ لەو پەڕی ڕەفاهێتە بژی لەو پەڕی ڕەفاهێت من لەگەڵ ڕێزمات 111 پەرلەمانمان هەیە یەک زەلامیان قساکە یەک زەلام تەنها سۆران دوێنێ هاتووەتە ناو خۆپیشاندانەکە تەنها ئەویش قساکە بەڕاستیەکەی یعنی زۆر بەداخەوە تێگەی ئەوەندە پەرلەمانان کە ناوێرن قسەکەن لە ساڵی 2011 لەوانەیە 5,000 لە گیرفانان نەبوومێ منە پارەی تۆم هەبووە ئەو پارەی تۆم هەبووە مانگانە تێگەی خۆم پێ نەگیراوە ینی نازم چ وجدانێکامی چەند دەمێ بزانم دەربڕینی ناڕزایی بە تەنز و بە شیعر تا شوێ بڕاکە ئەگا پەیامەکان ئەگات ئەگەر میلەتەکە هۆشیار بەبز بەتاخەوە وەڵای ئەم میلەتی بۆچی دوێنێ وتت مەڕی عەرەبی لەبەرەوەی زۆر فەقیرن یعنی بەڕاستەکەی مەڕی عەرەبی تەمام من خۆشەویستی منیش لەو میلەتەم دایکم لە میلەتێ باوکم لە میلەتێ ئێمە هەمومان کوڕی ئەم میلەتین باشە کە ئەڵەم ماشەڵایان لێبێ ئەڵێن مەڕی عەرەبی یعنی ئەوە فەقیرن یعنی باوەڕم پێ بکە شوانیان ناوێ خۆ ئاگای لێ شوانیان ناوێت لە تەلەڤیزۆنە دانەیەک سەعاتێک و نیوی شەو هەستاوە نازانیت لەکوێ بوو هاتۆتەوە و دێتی کاگە لە سەعات 6 ئێوارە و کەرەنتین کاگە لە 6 ئێوارە لە مانگی 6 تا 6 ڕۆژ هەتا 6 ئەمە چی یعنی ئەمە ڕاستیەکەیەکە بە سەرخۆشی نازانم وتراوە ئەمە هەموو شتە شەشەتیە زۆر باشە دەمەوێت لە ساعت 6 دەست پێ بکەوینەمان کەمە دەمێت پارچە تەنزێکی دیکەت لەوەی کە بەتایبەتیار لە چوارچێوەی ڕەخنە و ناڕزایی بێ لە دەسەڵات واللهی وەکو شعر وەکو شعر بێت مەسای شێکی وا لە خەیاڵمان نیە ئەرێن بەلەوانە قەرەباڵقەیە جاری وایەک دامانیشاندی و بێ شتێک بە مێشتا بێت من لە خزمەتتانە خزمەت لە ئێمەوە من شعرێکتان بۆ ئەڵێم ئەویش هین بوو وەختی خۆی نەزانم خەڵکەکە زۆر داوایە کرد ئەرێ بابزانین شتێکی خۆش وڵی نازانم ئەگەر بەردەوام دانێک هەبوو ئەڵێ لەسەر کاک دکتۆر بەرهام مەوسایە کاک دکتۆر بەرهامیان بان کرد بۆ پەرلەمان بانیان کرد بۆ پەرلەمان وتیان ئەم وەزاوتی جارشتی ترمان زۆر لە پێشە و ئەبێ بازێ هین پێین و ئیتر باسی 4 ملیارەکە کرا لە ناو پەرلەمانە وتی بۆ نیسبە 4 ملیارەشەوە بەخوا من شتێکم نەبینیوە و کاک نەجیرەوی وەڵام من شتێکم نەبینیوە و ئیتر بەڕاستەکەی ئەلەو بینەیە دیار نەمابوو بینەکە ئەو سایە هەر شەوەکەی شەرێکم و چونکە ئەو کاتە کاتی سەرا شەوانە دانیشم بەدا تەلەڤیزۆنەوەی دا هەچێکم ببینایە ئەم نووسی بۆ باین لە سەرام خوێنەوەم کرد بە شاعر ئیدەم خوێنەوە لە سەرا جا ئەو شەوەی کاک دکتۆر هاتە سەر ئینەکە باسی ئەو مۆزوعی کرد دەستیمکردنی کابینەی بەڵێ بۆ کابینەیەوتم ئەم سەرۆکی کابینەی شەشە خۆی دەرکردووە لەم هەموو کێشە پەلەمان لێمە کەشتی ترمان زۆر لە پێشە باسی ئەو 4 ملیارەش مەکەن با هەمووی بین بەوە نەوشە ئەو خانمە نیگارکێشە بۆ میلەت بۆتە سەر ئێشە بە سەرۆک بڵێ مازڕەشە فراکسۆنەکەی پێخۆشە ئێتە بەم ناوەندی خانمی نیگارکێش مەقسەد هەچێت مەڵات سۆزانی خاڵەشە بە دوێنێ ڕسمی دروستەکەی ئێستا لە ناو پەرلەمانە سوبحانەڵڵا قسەی کرد لەسەر خەڵک ینی کاتی حەڤەی شوبات ئێمە زۆر بێتاقەت کردبوو چونکە زۆرترین دیفاع لە حکومەتەوەی کرد زۆر باشە ئەوەندە کە ڕخنە لە ڕێگەی تەنزەوە ڕخنە لە حکوومەت دەگری و باوەڕیش دوایە خەڵکی ئێمە فەقیرە و بە مەڕی عەرەبیەی توێنی هیچ شار و تەنزێکرد لەسەر خەڵکەکە هەیە کە بەهۆش بێنەوە وەڵی شتێکم نووسیە لە ماوەی پێشوە لەسەر نەوت و لەسەر خەڵک و ئەمانە بەس بەڕاستەکەی چونکە لە دوکان بووم نازانم مەسا ینی لە برم نییە لە برمە بەعزێکی بەڵام زۆر پچڕ پسڕە من لێمان بۆ بۆ تێ من دەزانم من لە خزمەتانام وەڵای دێکە لەو کۆپلانەی کە تایە دێڵە لەم دینی کەرەنتینەیە بڵێن ئەمەی ئێستا ئەیکەن کەرەنتینە
ويا قربان كرشينا يعني بس نوي خلقه ئەوەی تەنها بڕوای نییە لە ناو کووردا بەهادینە بەس من بڕام پێناکەم ینی تەسەوڕ ناکەن یەکێ لەو وینانە لە کۆبلانات کە ئێستا ئاوە لە بیرمە تاکیدم ئەوەی کە بڕام پێ نیە تەنها منم زۆر بە کورتی دەمەوێت پامێکی کورتی خۆت بۆ بەدەسەڵات بۆ گەل یا بۆ مەڕەغان بۆ گەل و بۆ دەسەڵات وەڵی من میلەت هەر سلێمانی ناڵێم طبعا هەولێری شەڵەم دوێک شەڵەم من پڕبەدڵ حەزەکەم خەڵکەکە بچێتە سەر جادە نەبەر بە نەقسە بکەن هیچ دانیشن کاکە ئێمە وەک ئەمریکانین ئەمریکا هەچی پۆلیس هاتوۆتە سەر چۆک تێگەی بۆ داوای لێبوردن لە خەڵکێک کە زەلامێک کوژراوە ئیمە ڕۆژانە خەڵکمان لێ ئەکوژرێ ئاگاشمان هەللی نییە بەڕاستێکەی یعنی کە ئەو لەوانەیە کابرا لەوانەیە بە دەرمانەوەی گیرابێ لەوانەیە بە دەرمانەوە گیرابێ لەوانەیە بە هەشتێکی تر ئێمە خەڵکمان بە ناحەقە کوژرێ بڕۆنە سەر جادە دانیشن داوای لامەرکەزی بکەن هەم بۆ هەولێر هەم بۆ دۆک هەم بۆ سلێمانی بۆ هیچمان بەڕاستەکەی هەموو کاکە زۆری وڵاتان کاتۆن ینی تۆ هەر ئێرە ناکاکە بڕۆ سەری سویسراوانەش کاک هەمووی کانتۆر لە کاکە زۆر وڵات ینی تێگەی بە هەر کەسە و حکمی خۆی بکە لەو لاشەوە حکوومەتێکی مرکزیمان هەیە تەواو هەر کەسە و یعنی ئێمە ئەو سایە لە بادی سەرۆگۆزیران دکتۆر هەواڵمانە بێ و پەیامەکەت بۆ دەسەڵات چیە زۆر بەکورت پەیام بۆ دەسەڵات داواکارم ئەگەر ئەتوانن ئەم خەڵکە بەرن بەڕێوە بیبن بەڕێوە ئەگەر ناتوانن هەموو شتە تەسلیمی بەغاکەنەوە هەر عینیشت لا مەرکەزەکەمان بۆ ڕاگەیەنن ئەوەی کە لە شارەکەی منە ئەتوانێت خزمە گوزاریم پێ بگەێنێ پێمەگەێنێ نەیتوانی پێم گەێنێ بۆ 4 ساڵ ئەیگوەڕم من ئەوە پێویست ناکە چاوەڕێ هەولێرکەم وەڵام من لێرە خۆپیشاندان ناکەم لەبەرەوە لە هەولێر نەکرێ هیچ لە حساب ناگوەڕێ من ئەو سایە لە شارەکەی خۆمایگەم تۆش لە شاری خۆتا بیکەوی تریش لە شاری خۆیان بیکە زۆر بەڕێزن ئێوە زۆر خۆشەویستن بنەرانی ئازیزاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان هیواخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ